وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێهەن ساق و سەلامەت بن. ئەمڕۆ 25 نوامبەرە و بەرەی تەبلیغاتیە نظامە سوڵتەی جەهانی لە هەر تریبون و لە هەر میدیایەکە عروسەکەکانە خۆی و عروسەکەکانە خەیمە شەبازی خۆی دەرتێری. خەیمە شەبازی نوعی شانۆ بوو، نەمایشە شانۆ بوو کە کەسانێک لە پشتەوە کە خەڵک نەیەدین هەندێک بوو گەشوشەیان داگرت و ئەم بوو کەشوشانیانە تەکان ئەدا. کەسانێک کە ئەمڕۆ لە ژێرە عنوان و تایتەڵە جەدیدە ڕەوشن فکر و ڕۆژنامەنگار و ئوستادە دانشگا و هەڵسوڕاوە بەشە ژنان و هەڵسوڕاوە بەشە ژینگە و هەڵسوڕاوانە ئەنوا و ئەقسامە بەشهای جۆرا و جۆر خەریکن کار ئەکەن لەم بۆنانە ئستفادەکەن و کەڵکەگرن بۆ خاتری ئەوەی کە نەوعێک لە نۆڕم نەوعێک لە ئەخلاقیات و هەڵسوکەوتی نظامی سوڵتە تەبلیغ بکەن و ئەمانە بوون بە لایف ستایڵە ژیانە ئێمە و ئێمە ئەمانە بەحس بکەین. راپەڕینە کوردەوارە سەربەخۆ لە ساڵان ڕابردوو قرار بوو لە بەڵامبەر تەمامە نورمەکانە دەستگاهە جودو کریسیانەتی و نظامن قیادگەر بەشەری بوێسێتوە تەمامە ئەو مەسائلانەی کە ئەوانە وەکو ئاخرین دەستکەوتەکانی ئینسان و بەشەری متەجەددی ئمڕۆژی لە منزەری ئەخلاقیوە، لە منزەری حقوقیوە و لە منزەری تعریفکردنەوەی ئینسانیەتەوە تەبلیغیان ئەکات ئەیانداتە بەر پرسیار و هەڵسەنگاندن. من بۆ خاتری ئەوەی کە یاران ڕاپەڕین سەبارەت بە مۆزوعاتێک پرسیاریان کرد کە ڕەبتیان هەست بە دیبەیتەکانە شەوەکان ڕابردووە و ئەم شەو 3-4 سناریۆ بۆ ئێوە باس ئەەکەم و محاولە ئەەکەم تەحلیلی کەم. تەحلیلە ئێمە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو شتەسە کە بەرەبەرە ئەبێ بە کەمەن سنس و ئەبێ بە عەقڵە سەلیم، یعنی ئەو شتێکە بە دروستیەشێ پێبێژی عەقڵە ناقس، عەقڵە سەقەت، ئەو شتێک کە خەڵکی پێی وایە دروستە بەڵام لە مەبناوە لە ئەساس و غەڵەتە و لە مەبناوە لە ئەساس و وجودە ئینسان هەدەف ئەگرێت. بزانن باشترین درۆکانە دنیا دائیمەن لەسەر بەستەرێکی ڕاستیەوە وەستاون. یعنی تۆ گەرەکتە درۆیکی خاس بکەی ئێشی ئەم درۆی تۆ بەشێک لە واقعیەت و بەشێ لە ڕاستی تیابێت تا درۆکەت بخونجێت. تەمامە ئەوانەی کە حەملە ئەکەنە وجودە ئینسان تەبیعەتەن لە هەندێ زاویەوە تێنە ژوورەوە دخولەکەن بە ئینسان کە بڕێکی واقعیە و بڕێکی سناریۆهایەکی دروستکریاگە کە بتوانێت ئەواتفە بێتەفەککورە ئینسانەکان هەڵبگرسێنێتەوە. بزانن قوبادە تاڵەبانی کوڕە جەلالە تاڵەبانی جزء بنەماڵەیە کاربەدەستە حکوومەتە هەرێمە کوردستان پۆستەرێکی لە خۆی دانیاکە متقاعبە کامە اتفاق. من اتفاقەکە شەرحەکەم. پۆستەرێکی لە خۆی دانیاگە لە ژێرە ئەم مەزمونە بەر و دوا نووساگێسی لە بەرەو بە فاسۆمی نووساگێسی پیا و بە تند و تیژی بەرامبەر بەژن ڕاگرە. بە ئینگلیسی نووساگێسی بیەمان Stop Violence Against Women. ئۆکێ. ئەمە ئاغای قوبادە تاڵەبانی دانیاگە. لەگەڵ ئەم داستانەی قوبادە تاڵەبانیە سەرقونسوڵە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا تویتێکی کردەگە دا لە بەرەمەی کە ژەنکوژی بوەستێنن. هاوکات لەگەڵ ئەمە فیلمە بەناز مەحموودێ کە باوکی و مامۆکەی لە لەندەنە کوشتیان دروست کریاگەوە ئێکران ئەکرێ لە سینەماکانی ئوروپا. ئێستا ئێمە بە ئەم مەقولە بکەین و ڕۆژانە ڕابردوو بیستم کە گویا لە کەلار سێبرا بە هاوکاریە پیاگێک خۆشکێکی خۆیان کە تۆریاگە لە شووەکەی وەچوو گەسە ماڵە ئەمنەکانی ژنان
هاوردەگەسە دەرەوە یانەی کەنیشکەکە خۆی وتکێسی ئەڕۆمە بۆ ماڵە باوکم و ئەمانە گرتیگیانە ژنەکەیان داگە لە دار و خنکەندگیانە و ئەدامیان کردگە. خب ئێمە بین ئەمە بەڕەسی بکەین و بعدەگەینە سەرە نووسینێک کە هەنریاگە. کاک پەیمانە نێعمەتی لە تەگێکا کە لەسرە پەیجەکەی کردەوە داوای کردگە لە من گویا نووسینێکی لەم بە ئیستڵاح ماف پارێزە مدعیە تەجەدد بووگانەی دەهاتیانەی کە ئەمڕۆ فکرەکەن باقرزادەیەکن بۆ خۆیان دانیاگە کە من ئەی خوێنم و اینجا من نکتەیەکتان پێبێژم دوێکە مثالی تەلەفۆنێکمدا و مثالە لامپێکمدا گڵۆپێکمدا هەر لەم کۆرپۆرێشنە ئێرانیە سێ چوار فیلمیان دروست کرد حاجیاغا دەر نیویۆرک و سەمەداغا مەسەلەن دەر واشنگتۆن و نیشانیان ئەدا یا سەمەد بە شەهر میرەوەد و نیشانیان ئەدا کە کاورایەک کە لە ناو دڵە ببەخشن فەرهەنگێکی قەتیسی دواکەوتک هاتکەسە دەرەوە ورود دەکاتە ناوە شارێکی شلوغ هەڵست و کەوتەکانی چەنی پێکەنیندارە و تۆ ئەمە لە فیلمە کۆمەدیە بۆراتیش ئەوێنیت ئەو کابرا جوولەکە کە ساشا دروستی کردگە بە عنوانە خەبەرنگارێکی قرقیزستە کەزاقستانی کە ئەڕوا سەفریشی ئەمریکاکە و مەسەڵەن وا ئێژێت کە گویا لە قەزاقستان بهترین ژنێکە کە فاحشە بێت و لە نەزەرە ئاغای بورات هەر ژنێک کە زەریفە خۆی بە پوڵ ئەفرۆشێ لەزا مەسەڵەن هەر ژنێکی زەریف لە ئەمریکا کە ئەوێنێ ئێژێ نایس هاو ماچ یعنی چەنێ قیمەتدە. ئەمانم وت کە بفەهمن مشتێک دەهاتی کە گەرەکیانە ئەدایە ئینسانە تێگەیەک دەربێرن حکایەتەکەی بوراتە تەوەجۆکەن و بۆ خاتری ئەوەی کە حاڵیان نەبووگە لە دنیا. کاک پەیمانە نێعمەتی مەتنێکی بۆ من هەنارگە کە گویا دانێ ئینسان لەم دەسە ئینسانانە لەم سەمەداغا کە بە شەهر میرەوەد لەم دەسە ئینسانانە وەکو حاجیاغا دەر نیویۆرک بۆرات ئزهارە فەزڵی کردگە لە ژێرە ئەم تایتڵە هەندێک بەناو ڕۆشنبیر و شت ڕەخنە لە نیوە ڕووتبوون و دنیای سەرکێشی ژنان دەگرن و دەچنە بەرەی ئیسلامی تونڕە و ئەگەر هەموو ژنانی کورد ببن بە قەحبە بەقەت پیاوێکی شەرەف پارێزی ژنکوژ زەرەریان بۆ کورد نابێ. ئەگەر هەموو ژنانی کورد ببن بە لەش فرۆش بەقەت خۆفرۆشێک زەرەریان بۆ کورد نابێ. من ئەمە هەروە خوێند و نەمدا بەرە پرسیار ولی ئیستەتێم سناریۆکە بەحسەکەم. ئەگەر تەوەجود کردوێ لە تەرحە ئەم مەسئلە یەک دانە درۆی گەورە خەفتگە یەک دانە درۆی گەورە ئەویش چییە؟ ژنکوژی ئەو درۆ گەورەسە کە نظام سڵتەوە دەستگاهای ئەمنیەتی دروستی ئەەکەن تۆ عنوانێک هەڵبژێری و ئەمە بکەی بە ئەتیکەت وە بیدەیلی ژنکوژی ماشەکە لەگرا نایە ژن شەهلا کوژی فەرەحناس کوژی ئامین کوژی ئایشێ کوژی ژن کوژی تەوەجۆ بکەن. ئەگەر مشەخەسەن بێژن شەهلا کێس و جۆرمە شەهلا چ بووگە و بوو بەگرا کێشیاگە داستانەکە ڕواتە فازێکی تر ئەمانە وەختی ئێژن ژن کوژی تەبیعەتەن لە ئەم منزەرە ژن کوژیە یەک داستانێک مەوجودە کە ئەم ژن کوژیە ئەکات. چی ئەم ژن کوژیە ئەکات؟ دوو مەقولە. مەقولەیە ئەووەڵ شتێکە بە ناوە پیا و سالاری نێر سالاری تەوەجۆکەی پیا و سالاری نێر سالاری یا نگاه مەذهبی و دینی.
ئەگەر تو سناریۆکە وا تەرح بکەی داستانەکە بێت و چی؟ داستانەکە ئەبێت و دوو قوتب ژن و قوتب پیاک. ئەو جار کەسێک کە نەفەهموێت ئەڕواتە بەرەی پیاک و ئەوانیش ئەڕۆنە بەرەی ژن. مەسەڵەن کاورا مەجبور ئەوێ لە جنایەت وە لە ئینسان کوشتن دفاع بکە، چونگەرەکی دفاع لە پیاک بکە. ئەویش کە ئەڕواتە بەرەی ژن موفق بووگە لە کارەکەیە، یەک موفق بووگە پیاک سالاری نێر سالاری بسەپێنێ و پاشان حەملە بکا بە پیاک. پس بازیەکە قەشەنگ دانریاگە، خەیلی قەشەنگە. بەڵام ئێوە ئەزانن کە ئەکسەریەتی کشوەرەکانی دنیا حتا 1970 بە تایبەتی ئەوانەی ئوروپا کە ئیتر ئێعدامیان نییە تا 1970 ئێعدامیان بوو. وەختی کۆرپۆریشنە ئێرانی، وەختی کۆرپۆریشنە عێراقی، وەختی دەوڵەتە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا خەڵکی ئێعدام ئەکا، نایژن دەوڵەتە ئەمریکا ئینسان ئێعدامەکە، ئینسان کوژە نایژن. هیچ ڕسانەیەک نایژێت، هیچ ڕسانەیەک نایژی کۆرپۆریشنە ئێرانیە جوولەکە ئینسان کوژە نایژێت، هیچ کامیان. ئێژێ ئمڕۆ جمهوریە ئیسلامیە ئێران 6 قاچاقچیە مواد مخدری ئێعدام کرد. ئمڕۆ جمهوریە ئیسلامیە ئێران 2 تێرۆریستی سەر بە گروپی مخەڕبی تێرۆریستی لە ژێر ناوە بەرهەمزەنەندەیە ئەمنیەتە عمومیە جامعە ئێعدام کرد. دەستگاه قوبادە تاڵەبانی هەڵەگەڕێت و ئێژێ ئمڕۆ 6 نەفەر لە حکوومەتە هەرێم بە جورمە تێرۆریست بوون ئێعدام کردیان. ئەحمە و تەقی و مەحموو و نەقی. کەس نایژێ حکوومەتە هەرێم ئینسان کوژە نایژێ. وەلێ بۆ ئەمان مخابرە ئەکەن بەناوە ژن کوژی؟ چون گەرەکیانە ساحەکە بشێوێنن. ساحەکە کە ئەشێوێت ئینسان تەشخیص نادا ئەم دیاردە واقعەن ژن کوژیە، تەنەفورە لە ژنە، یانە داستانێکی تر لەگرا مەوزوعیەتی هەست. لەخۆتان سوالکەن ئەگەر ئێمە ئەم سەناریۆ قبولکەین کە ئەمە ژن کوژیە و فەرهەنگە پیاک سالاریە و فەرهەنگە پیاک سالاری قەرارە لە دڵە شەریعەتە ئیسلامیە و بێتە دەر، تۆ ئیشی بڕۆی سەرچاوەکەی ئەمە کوێرکەیتۆ. ئەووەرین حرەکەتێک کە تۆ ئیشی بەری پێ بگری چییە؟ شەریعەتە ئیسلامی، مەراجع شەریعەتە ئیسلامی. ئۆکەی، بۆ تریبوونی 1 نەفەر لەم مەلانە لە هیچ وڵاتێکی دنیا لێیان ناسنرێتەوە. بۆ کەسێک عەبدولەتیفە سەلەفی ناگرێ، بۆ کەسێ مەلاکانە ئەوقاف ناگرێ. بۆ دەلیلی هەست. مەلای ئەوقاف و دین و شەریعەت تەکمیلکەرەوەی حکوومەتن. هەدەفیان چییە؟ هەدەفیان ئەمەسە هەموو هێز و توانای جامعە و نەزمە جامعە و ناموسە جامعە لە جامعە بسێنن. پس ئێشێ عەبدولەتیفە سەلەفیەک بوێت حکمە کوشتنە ژن بدات، هەڵۆ هەڵەبجەییەک بێت حکمە کوشتنە ژن بدات تا ئەمان سناریۆی ژن کوژی بچەسپێنن، تا بچەسپێت، ئەنا ناچەسپێت. ئێستا ئێمە بین داستانەکە بەڕەسیکەین. لەگرا اتفاقێکە کەوتگە ژن کوژی نییە. بزانن من ئێستا فیلمێکتان بۆ لێدەم. خانمە مەسیحە عەلی نژاد مەعسوومە خانم دانێ دەهاتیە، هەر بە معنای واقعی و مەکانە جوغرافیایی دەهاتیە، دانێ دەهاتی
فاحشەی جمهوری ئیسلامی و نظام سڵتە وا لە ناو وۆیس ئاف ئامریکا و BBC و ئەمە قسە ئەکا. ئەمە کێس ئەمە هەمان مەسیجوونێ چوارشەمەهای چەرمەگە. خانم مەسیحە عەلی نەژاد چووکە سەر فەرەح پەهلەوی قەدیم شەهبانووی ئێران خەریکە قسەی بۆەکە. گوێ بگرە. من به عنوان دختر روستایی از توی روستای خودم روسری و حجابم رو برداشتم، آبرو پدرم بردم چون بدون حجابم. من وەکو کەنیشکێکی دەهاتی دەشتەکی سەرپۆشەکەمم لاورد بۆ ئەم کارم کرد لەبەرەوەی ئابڕووی باوکم بووم. ئەمە یەک. من از توی روستا طلاق گرفتم که طلاق خیلی بده توی روستا و اینجوری من لە لادیا تەلاقم سند تەلاق فرە خراوە لە لادێ و ئاوایشە دیسانەوە ئابڕووی باوکمم برد. بار دیگه آبرو پدرم بردم. حالا یه چیز دیگه که تا حالا نگفتم اینه که من قبل از اینکه اصلا ازدواج بکنم حامله شدم. اینم که آبرو خب فامیلم رفت. واقعا شجاع. و شتێ تا ئێستا نەموتر ئەمەسە من بەر لەوەی زەواج بکەم دووگیان بووم و دیسانەوە ئابڕووی باوکمم برد. خب ئێستا فەرەحە پەهلەوی شەهبانووی ئێران تەبریکی پێژێ بەرێ قەڵا ئافرینێژێ. صداش قدرت میده نه؟ خیلی واقعا به آدم امید میده دیگه. هر وقت چه میدونم آدم روزایی داره که خسته است و روحیش خوب نیست، یاد اینا بیفته روحیش خوب میشه. خب چه اتفاقی لەناوە سەرزەمینە ئێمە کەوتگە. خانم مەسیحە عەلی نەژاد تێدا ئەم قسانە ئەکا و ئەم قسانە لە ناو جامعەی ئێمە بە پیاو و بە ژن خەڵکەی شنەفێ یەک نەفەر جواب ئەم ژنە ناداتەوە. من معزەرەتم هەست لە حوزور ئەوانەی کە بە خانەوادە دانیشتگن. من معزەرەتم هەست لە حوزور ئەوانەی کە دەسە جەمعی خەریکن تەماشایەکەن. ئەزانی ئەم ژنە چی وت؟ وتی من تەلاقم سندگە ئابڕووی باوکمم برد. تۆ تەماشای ئەم شەهامەتە بکە. من بەر لەوەی زەواج بکەم دووگیانیش بووم ئابڕووی باوکمم برد. ئەی باریکەڵڵا باریکەڵڵا لە میزانە عەزەمەت و تێگەیشتن و فەهمیدەگی و مەقامە گەورەت خانمە مەسیحە عەلی نەژاد ئەمە نیشانەدا تۆ بە معنای واقعی ئینسانە عەقەبماندەیەکی ئینسانە دەهاتیەکی. منزورت ئەمەسە چوویت سەکسەت کرد دەی تۆ ئینسانێکی جاهل کەنیشتێکی خامە نەفەهمیدەی دەهاتیە ئەحمەق بووی کە حەتا نەتزانی پیشگیریکردن پرۆتێکشنن لە دووگیان بوون چه شەکڵیە. تۆ لەگەڵ ئەوەڵین زرتێکەدا لە خۆت دووگیان کرد مناڵێکە هەوڵ لە ئەم دنیا. ئەمە افتخار نییە بۆ تۆ، ئەمە نیشانەدا تۆ دانێ دواکەوتگی، دانێ نەفەهمیدەی، دانێ ئەحمەقی، دانێ هەرزەی. تۆ حەتا بۆ سێکسێکیش ئەکەی علمە نەوگە تۆ ئەحمەقێکوگی وەکو کەر و قاتر سواری یەکتری بۆکن. دەی ئەمە افتخاری وا لە کوێ وەسە کاورا هەڵگەڕێت و بێژێت وەڵا با من شتێکتان پێ بێژم تا بەر لەمەی کە دان شتێکی باوێت و شتێ خاسوێ من بەر لە گشتی ئەمدا باریکەڵڵا من فرە شوجاعەمەمدا پیا بۆ قسە بکە تەوەجۆکەی. خۆ ئێستا ئەمانە هەدەفیان چییە؟ من ئەمەمەوت تا ئەیوە بفەهمن هەدەفێ لەگرا مستەتەرە یەک شتێ خەریکە حەملەی پێەکرێ ئێوە نازانن ئەم شتە چییە. با من سناریۆیە ئەم کەنیشکەوا لە کەلار هات کە بۆ ئێوە تعریف بکەم. زاهرەن ئەم کەنیشکە حەز ناکا بە شووەکەی مناڵێکیشی هەست. هەڵ ئەسێ ئەچێ بۆ ماڵە ئەمن لێو دووە خۆی ئێژێ بەوێ کە من گەرەکمە بڕۆمەوە بۆ ماڵی باوکم دوای 6 مانگ. ئەم ژنە حتا ئەمەلێک بە ناوی سەکسی نەکردگە تەکە مەعشوقەیەک دەرنەچووگە فقط شووەکەی خۆی نەگەرەگوگە و چووگەسە ماڵە ئەمن وە چووگەسە پشتە حکوومەت. سوال ئەمەسە ئەم اتفاقە بۆ ئەکەفێ با ئێمە بین لە منزەرە ئیسلامی و شریعەتی و بەڕەسیکەی با بەخۆ لە منزەرە شریعەتی وە
لمنزل شريعة إسلامي وبهترين ريقس بو أنواع وأقسام السكس وكار الجنسي وشوزان لمتعة وصيغة ومسيار وأمانة قرتقى بعد أصلا شرايط الزنا أوانية خب كابراغر متعلقويت وكابراغر طلاقي سندويت وكابراغر مجرد شوي حتى زنا بكا خو حكومي مرقنية پس لەگرا چه اتفاقێکەکە بێ ئەمانە بۆ پێژن ژن کوژی بۆ پێژن بۆ هیچ وەخت نایژن شەهلایان کوشت بۆ نایژن ئەحمە و تەقی و مەحموو شەهلایان کوشت و جۆرمە شەهلا چە بوو ئەمانە ئێژن شەهلا چون ژن بوو کوژریا تەوەجۆ بکەن لەم قسەها هەدەفی وا لە پشتە ئەم قسە هەدەفێ بۆ چون بۆ خاترەوەی پیاگ لە ژن قینی تێ چون بۆ خاترەوەی پیاگ گەرەکیسی ژن بەردەوێ ئەم پیاگە کێ سرفەن ئەو کەسەسە کە نیازە جنسی تەئمین ئەوێت ئەی براو باوکەکەی چی تەئمینیان ئەکا خۆم کەنیش کە سەکس ناداوە براو باوکەکەی ئەی ئەوان چی تەئمینیان ئەکا بۆ برایەک چه فەرقێکەکە حەمە عەلی ئەڕواتە باوەشە خۆیشکی یا حەمە جافر چه فەرقێکەکە دێخۆ خۆی ناڕوە بۆ ئەگەر حەمە عەلی کە شوویەسی بڕواتە باوەشی مشکڵێکی نییە حەمە عەلی تێتە ماڵیشیان و ئێحترامیشی ئەگرن و نانیشیان لەگەڵا ئەخوات و پیاوەتیشی تەکا ئەکەن و بە قەوم و بە برایشی ئەزانن ئەی بۆ ئەگەر حەمە جافر بیکا پێیان ناخۆشە ئەمانە دەلیلی هەسێشی سوالکە یعنی تۆ ئەمە بکەیت و وازی کەی تۆ هەروە تێ نەقنی مافیە ژنان مافی ژنانە چه بەحسە چی ئەەکەی تۆ قوبادە تاڵەبانی تۆ بۆ تیشرت ئەەکەیتە بەرە ئێژی پیاو بە ژن مەکوژە قوبادە تاڵەبانی پیاو بە دزیمەکە قوبادە تاڵەبانی پیاو بە مرد بە گەواد مەبە قوبادە تاڵەبانی پیاو بە مرد بە جنایەت کار مەبە قوبادە تاڵەبانی پیاو بە مرد بە سەرزەمین مەفرۆشە قوبادە تاڵەبانی پیاو بە مرد بە بنە جوولەکە مەبە تۆخمە جوولەکە مەبە کارمەند جوولەکە مەبە قوبادە تاڵەبانی تۆخمە جەلالە تاڵەبانی پیاگووە مردووە جنایەت مەکە قوبادە تاڵەبانی تۆخمە جەلالە تاڵەبانی پیاگووە مردووە زۆڵەزامەوە کارمەندە کۆرپۆریشنە جیهانی و نۆکەرە ئەمریکا و ئێران و تورکیە و عێراقمەوە تێتا کارەکە قوبادە تاڵەبانی من بەناو ئومەتێک و لەگەڵ تۆ قساکەم لە تۆ کارەکە خۆ تۆ ئەم تیشرتە بۆ ئەەکەیتە بەرەت قوبادە تاڵەبانی من لە دیبەیتەکەی دوێکە بەحسم کرد وتم ئێمە لە سەرزەمینە کوردەوارە چوار چمکمان بوو یەک دانای دەور دوو ناموس ناموس یعنی قوانینێ یعنی یاسایەک یعنی ئەو حکمە کە بەشەر تیا دخاڵەت ئەکا بەشەر بەکردەوەی خۆی دروستی ئەکا و بەکردەوەی خۆی جێبەجێ ئەکا ئەمە ناموسە لەسەر زەمینە ئێمە لە بەرامبەرە ناموسا ئێمە قانونیشمان هەست قانون بەشەر نە دخاڵەتی تیا ئەکات نە دەرئەسەرە ئەعمالە بەشەرە قانون مەوجودە وەکو ئیلەت و معلول وەکو لەم دەستبیدەی لەو دەست ئەیگریت و ئەمە قانونەوە بەشەر دخاڵەتی تیا ناکە هەنە تەبیعەتە وەلێ ئەوەی بەشەر دروسیەکا پێژن ناموس وەوتم ناموس زەمانی جاری ئەوێت ڕەوان ئەوێت کە شەرت لە پشتی تێت ناموس بریتیە لە بکە و مەکەهایەک کە لە پشت شەرت هۆتێتە دەر کە تەمامە کۆمەلگای کوردەوار جێبەجێیان دەکرد و ئەمە چی دروست ئەکرد نەزمە کوردی دروست ئەکرد نەزمێکی کوردی دروست ئەکرد کە تیا سلسلە مەراتب و دەسەڵاتی ئینقیادی ئیدەیەکی حاکمی تەبەقەی مۆنارشی تیا نەبوو یا سەڵتەنەتە خوداوەندە بە ڕووی زەمینی تیا نەبوو چی ئێمە خەتەرناک بوو بۆ جوولەکە بۆ مەسیحیەت ئێمە فانتۆممان بوو نە
ئێمە هەواپەیما و فڕۆکەی F-35مان هەست نە چی ئێمە بۆ ئەمانە خەتەرناکە چۆنیەتیە جیهانبینینی ئێمە بۆ ئەمان خەتەرناکە ئەمان ئێژن ئێمە وەکو ئەسپمان لێ هاتکەوا بەری چاوی ئەوەسن ئەم لاولا نەوێنێ فقط بەرپێی بوێنێ ئەم جەهانە فقط ئەم شکلیە کە ئێمە تعریفی ئەەکەینەوە ئەم زندگیە فقط وا ئەچێتە بەرەو کە ئێمە تعریفی ئەەکەینەوە وەلێ ئێمە مۆدلێکمان لە ژیان بوو کە هەمووی مۆدلی ئەمانی بەتاڵ ئەکردو و میزانی قێزەونی و کەسیفیە مۆدلی ئەمانی دەرەخست من دوێکە بەحسم کرد لە فەرهەنگە ئێمە کە فەرهەنگە شەرمە فەرهەنگە ئابڕووە شەرم یعنی چی شەرم بریتیە لەو ئیحساسە کە ئینسانێک بوو خۆی و بوو خانەوادە بنەماڵە عەشیرە شارۆچکەی خۆی تێرێتی شەرم و باسم کرد کە کارکردە ئەم شەرمە چه شەکڵی بوو بزانن تۆ فەرق ناکا پیاگی یا ژنی تۆ بە مەحزێ شەرم بێری بۆ خانەوادەت تۆ لەلایانی خانەوادەت و بەری ئەکرێ دەرە ئەکەن نەتیان گەرەکە مەسەڵەن تۆ کوڕی کوڕێکی سەرسەریوی باوکو و عالم و ئادەمێ ژێمە ئیتر کوڕە من نییە و خەڵکێژێ مەیوەنە ماڵە خۆتان پوڵی پێمەدەن قەرزی پێمەدەن ژنی پێمەدەن تەردیەکە ئەژێ هەنە من نییە ئەگە کەنیشکی شوێت یا ئەتوانێت تەردیکە یا کەنیشکەکە ئەڕوات یا بلەخەرە مجازاتێکی تری بۆ لە نەزەرا ئەگرن ئەگەر پیاگێ شەرم بێرێ بۆ ماڵەکەی کەنیشکی ئەو ماڵە کە ئەو پیاگە برایەسی دەری بۆ ناکاتۆ نایباتە ماڵەکەی خۆی محەبەتی پێ ناکایژێ کاکە سەرمەداخستکە لە ناوی خەزورانا سەرمەداخستکە بێ ئابڕوومت کردگە پس ئەم شەرمە هەم بۆ ژن بوو هەم بۆ پیاگ بوو بۆ گشتی بوو تۆ نابێ ڕەفتارێ بکەی کە شەرم بێریت جا ئال لەگرا لەم کۆمەڵگات دەسەڵاتێک مەوجودە ئەم دەسەڵاتە لە ڕێگەی بنەماڵە بە بنەماڵە لە ژیانی کۆمەڵایەتیە دەسەڵات مەوجودە و دەسەڵاتی بنەماڵەس تۆ وەختێ شەرم تێری بێ ئابڕووی تێری دەسەڵاتە بنەماڵەی خۆت زەعیف ئەەکەیت و زەعیفی ئەەکەیت و ئەزانی وەسە چی ئیستا لە پاڵی دەسێ ئێوە کۆرپۆریشنە تورکی زیاتر لە 70% داهاتی ساڵانەی لە ڕێگەی توریستۆ تێت خاص تەوەجۆ بکەن یعنی کەسایەتی های ئوروپایی و تۆ کەسانی خەڵکی وڵاتانی خەلیج و عەرەبی و ژاپۆن و ئەمریکا ئەڕواتە ئەستەمبوڵ و ئەنتالیا و ئەڕواتە شارەکانە تورکیە پارە سەرفەکە گەشت و گوزارەکە ئیستە 2 نەفەر پەیدا بوون لە خیابانە گیرفانی توریست بوەڕن 2 نەفەر پەیا بوون خەڵکی بەنە بەرە فیشەک لە خیابانە 2 تەقینەوە لە ئەستانبوڵ بکرێ هیچ توریستێ ناڕوا بۆ ئەستانبوڵ توریست بۆ ناڕوا بۆ ئەستانبوڵ توریست ئێژێ ئەستانبوڵ ئەمن نییە ئەگەر دزی تیاوێ ئێژێ گیرفانە مەوەڕن ئەگەر تەقینەوەی تیاوێ ئێژێ گیانم لە ئەمنیەتانیە پس ناڕوا بۆ تورکیە بۆ خاتری ئەوەی سابت بکات تورکیە وڵاتێکی ئەمنە چی ئەکا لەسەر هەرچی جێگەی شلووقە ئەستانبوڵە هێزێکی نظامی دانیاگە زرێ پۆشێکی دانیاگە سەربازێکی دانیاگە پۆلیسی مسلح و جیهازی بشکنینی بۆمبی دانیاگە و خەڵکی ئەوشکنن تورکیە بۆ ئەم کارە ئەکا لەبەر ئەوەی ئێعتبار خۆی بێرێتەوە کە توریست بڕواتە ئەوێ چۆن تۆ ئەمە بۆ دەوڵەتی تورکیە
مەشروع ئەزانی یەک دەفەر ڕووناگبیرت ئوستادی دانشگات هەڵسوڕاوی مەدەنیت یەک نەفەر نایەت بێژێت کاری تورکیە غەڵەتە بۆ یەک نەفەر نایە بێژێت غەڵەتە بەڵام کوڕێک دەسەڵاتی بنەماڵەکەی بە پیتەخەنە ئەگرێ خۆخۆی باوکی ئەکا هۆخۆی براکان و خوشکەکەی ئەکا چۆن ئەو بنەماڵە حەقی نییە سزایەک بۆ ئەو کوڕە دروستکە چۆن نیزی چۆن کەنیشکێک دەسەڵاتی بنەماڵەکەی ئەخاتە خەتەرۆ ئابڕوویان ئەخاتە خەتەرۆ ئیتر کەستێکیانە مامەڵە ناکە ئیتر پیاگەتر ناڕوا بۆ ژن و ژنخوازی کەنیشکەکانی تریان ئیتر کەس قەرزیان پێ نادات ئەون بە توفاڵەی ناوی جامعە خەڵک چووسکەیان بۆ ئەوە خەڵک بە جددیان ناگرێ خەڵک پیاگەکانیان بە پیاگ نازانێ ئێژێ تۆ نەقەوڵ قەوڵە تو دەسەڵاتە بەسەر بنەماڵەی خۆتانیە چۆن پوڵە من ئەدەیتۆ چۆن ئەتوانیم کەنیشکی منە خۆشبەختکەی و ئەم بنەماڵە ژیانی ئەکەوێتە خەتەر دەوڵەتە تورکیا ئێژێکی ئێژێ من ئەبێ پۆلیس لەگرا دابنێم چون پوڵم بۆ تێت و ئەگەر پوڵ بە توریستۆنێت خەڵکەکەم برسیەوێ پس دەوڵەتە تورکیا ئەو وەنە تەحمل ناکا کەسێ تەهدیدی ناوی بازاڕ و خیابان بکات حەل لەوێ بە فیشەکەی دوورێتەوە ئامریکای شواکە بریتانیای شواکە فەڕەنسەی شواکە ئەی چۆن دانەیە خاتی لە ناوی خانەوادەیەکە دەسەڵاتی خانەوادەیەک لە بین ئەوات و ئەم ئینسانە ناوی مجازات بکرێن خانمە مەسیحە عەلی نژاد ئێژێ من ئابڕووی باوکمم برد ڕووسەریەکەمم لاورد ئاوڕووی باوکمم برد لەبەرەوەی بەر لەوەی شوو بکەم دوو گیان بوو تەوەجۆکەی ئاوڕووی باوکمم برد بۆ ئەمە مەرغوو بە گشتی بڵاوی ئەکاتەوە هەموو تەلەڤیزیۆنێ وڵاوی ئەکاتەوە بەڵام مەسیحە عەلی نژاد هەڵناگەڕێتەوە بێژێت دەوڵەتی ئێران فرە بەخۆی ئەنازێت من 100 ملیۆن تمن قەرزم لێ کرد پوڵەکەم نەداوە ئاوڕووی دەوڵەتە ئێرانم برد من 4 دانە مەعموری ماڵیات و باجی دەوڵەتە ئێرانم دەرمان خوارد کرد ئاوڕووی دەوڵەتە ئێرانم برد بۆ ئەم قسە ناکە بۆ ئەو قسەیە ناکە کە دەسەڵاتە حکوومەت دەسەڵاتە قانون بواتە ژێرە سوال بۆ نایوات دەی مەگەر ئەم نەچووگە بەرخەلافە عورف و بەرخەلافە نۆرم و نەزمە جامعە چووگە باوکی بێ ئابڕووکەگە ئەی بۆ حکوومەت بێ ئاوڕوو ناکە دێم حکوومەتە زۆر ئێژیە و دزیش ئەکات و نانە پێنادا و نانی بڕیگی و تەبعیز ئەکا و ئستسمار ئەکا و ئەو چەوسێنێت و دەیلی بکەنەیتر بۆ نایژی من یەکەم جار پوڵە بانکم بڕی 1 ملیارد من های دەستخۆش ئاوڕووی دەوڵەتە ئێرانم برد نانمی خواردوو نەی ئەهێشت ژیانکەم نانم نەبوو بیخوام نەبوو ڕوویم دام لە بانکەکە شکاندم ئەی چۆن تۆ ئیستا لە ژێرە ناوە فەزایە جنسی و دەرخستنم مەم کۆڵان ئێژی مەم کۆڵانم دەرخست و لنگم کردو و ئاوڕووی باوکمم برد ئەی بۆ لە تاوی برسیەتە نا دروست پەلامارە دەوڵەتە ئێرانە نەدا بێ ئەمە تەبلیغکەی بۆ خەڵکی تەبلیغی کەم بۆ تەبلیغی ناکەی بۆ نایژی هەرکە پوڵە بانک بخوا کوڕە خاسەس هەرکە پوڵە دەوڵەتە ئێران بخوا کوڕە خاسەس هەر کەسێ مەئمورێکی دەوڵەتە ئێران بخوا بکوژێ کوڕە خاسەس بۆ نایژیت دەی ئەمە تەکە ئەوە چه فەرقێکی هەست ئینقیادە بە سەراو ناموسە باوکەدووی دە ئەویش ئێجە تۆ شەهروەندە ئێرانیت تۆ شەهروەندە ئێرانیت ئێشێ لە قەوانینە دەوڵەتە ئێران تەعسیب بکەی قوبادی بێشەرەفی تاڵەبانی ئێژێ تۆ چارۆمەند و هاوڵاتی حەلیمە کوردستانی یاسا سەروەرەوە دەبێ یاسا بەسەر خۆتەوە تەنفیزکەی مەگە ناژی ئیسە چۆنە یاسای مردم و یاسای هەزاران ساڵەی و نەزمە هەزاران ساڵەی کوردی ئیرادی هەست پس ئێوە لەگرا بە نەتیجەیەکەگەن لەگرا مەسئلەی شەڕژن و پیاگ نییە مەسئلەی لە یەکدان دوو نەزمە ئینقیادگەرە حکوومەتی کۆرپۆریشنی جەهانە سوڵتە نەزمە ئازادە ئینسانی کوردی ئەم دوو نەزمە دوو پادشا لە یەک سەرزەمینینا ناژین با بزانیت
دوو پادشا دە دەروێش لەسەر گڵێمێکە ئەژین، دوو پادشا لە یەک سەرزەمینە ناژین. نەزمە کوردی ناوێ مەوجود وێ، قەوانینە کوردی ناوێ مەوجود وێ، فەقەت قەوانینە حکوومەتی مەوجودە. لەگرا تەقابڵ دوو نەزمە. ئیستە خانەوادەیەک ئەو کوڕانە بۆ چووگن خۆشکە خۆیان کوشتگە چون حیزوگە، نا ئەو خۆشکە پیتەخەنەی و خانەوادەی کردگە، دەسەڵاتە خانەوادەی بە مەسخەرە گرتگە. ئەو کەنیشکە نەتۆریاگە بێتۆ ماڵی باوکی، چووگە بۆ لای قوبادە تاڵەبانی لە باوکی بە پیاکتر زانیگە، چووگە سە باوەشە حکوومەت ئەزانن وەسە چی؟ وەسە من ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆم دانیاگە، دانەیە تێتە ناومان، ئەوێ تۆ یارە ڕاپەڕین، ئێمە نهێنیەکان ڕاپەڕینی پێ ئێژین، لێو دووە ئێژین فڵانە کار بکە ئەی هەنێرین بۆ مەئموریەتێ لە ناوەڕاستە مەئموریەتەکە ئەترسێ دەرەچێ ئەچێتە باوەشە دەوڵەتە ئێران، ئەچێتە باوەشە پەکەکە یەکێتی وە پارتی. دوای ماوەیەک بە ئێمە ئێژێ خول گەراکمە بێمە ئێمە ژێژین بێرۆ ئەگەر هاتۆ یەک فیشەکەنین بە تەپڵی ناوچاویا ئەیکوژین، شەکیشمان نییە لەمە. ئەزانن بۆ خاتری ئەوە هاتو ئێمە کردمان بە یارە خۆمان و نهێنی ئێمەی برد و لێو دوا دەسەڵاتی ئێمەی بە پیتەخەنە گرت. حاڵیت بوو بە پیتەخەنەی کرد، ئەمە دەسەڵاتە، ئەمە نەزمە، حاڵیتە. ئیستە ئەوانە خۆشکەکەی خۆیان کوشت ئەیانتوانی جۆرێکی تر بەرخوردکەن، بەڵێ ئەمە جێگەی تەحلیلە، بۆیە تۆ دانای دەورانە گەرەکە تا سنەتەکانت ئابدەیت کاتۆ، تا بێژێ ئێمە بەم تێگەیشتنەی کە لە دنیای ئەمڕۆ تێگەیگین، بابەجان لەم کوردەواری ئێمە مەگەر فەقەت یەک ژن دڵداری ئەکاکە ئەکوژرێت. خۆ دیارە بە سەدان هەزار خەریکن دڵداری ئەکەن وەلێ یەکێ ئەکوژرێ. ئەو خانەوادە کە ئەم ژنە ئەکوژرێ ئتفاقا نیشان ئەدا خانەوادەی بێدەسەڵاتێکە، بۆیە مەجبورە چمودان نیشان با تا ئەم دەسەڵاتە نیشان با بە خەڵکی. قدرەتی نییە واقعەن وا لە لێوارە نابودیە لە ناوی جامعە، بۆیە مەجبورە حاکمێک کە زۆری بوێت ئەسلحە لە مەردم ناکێشێ، حاکمێ دەسی بردە ئەسلحە و تەقەی کرد قدرەتی نییە، بۆیە تەقەکە. ئەنا قدرەتی بێت تەقە ناکە. ئەم کارەی ئەمانە کردگیانە لە وەحشیەتی خۆیانە، لە زەعیفی خۆیانە چووگنەوە کاریانە کردگە. ئەنا ڕێگە حەل دروستتر مەوجود بوو بیکەن، ڕێگە حەلێک کە پەسەند جامعە بێت. یەک نەفەر لەو جامعە بێ پێیان ناژێ دەستان خۆشوێ، ئافرین چ کارێکی خاستان کرد، قەدیمی ژوایان وتگە. پس لەگرا ئەوەی لە ئێوە ئەشارێت و تەقابڵ دوو نەزمە. بزان ئێژێ پیاو سالاریە، نێر سالاریە. ئەی چی سالاری خاسەدا دیگەن ئێمە قبولمان نیە ئەمە پیاو سالاری و نێر سالاریە. ئەی چی قبول؟ ئەوڵەن ئەمە پیاو سالاری و نێر سالاری نییە، هەنووز کە هەنووزە یاسا و نەزمە کوردی هەنووز دەبڕێ لەم جێگەی کوردەوارە ماکە، هەنووز کە هەنووزە لە ژیانە مردمە بڕێکی جێبەجێوێ. چی یاسا سالاری خاسە؟ حەزەکەی بە یاسا سالاری، یاسا سەروەرە، ئەوە نییە حەزەکەی بە دەستور و بە یاسا و بە قانون. ئەمە خاسەیتر. مەسەڵەن تۆی فەمینیست گەرەکتە بڕۆی قانون تەسویب بکەی کە شتێ بەناو دەوڵەت بەرعەلەیه تند و تیژی و خشونەتە خانەگی و دۆمەستیک ڤایلەنس و ئەمانە بوێسی، وانە تۆ ئەم یاساتە بە چی کارەکە؟ خانمە فەمینیست ئەم یاسای تۆ بە چی کارەکە؟ ئەوە تۆ ڕووی لە پارلەمانە حکوومەتە هەرێم و جمهوری ئیسلامیە یاسات تەسویب کرد کە حیچ پیاگێ بۆی نییە بە ژنەکەی بێژێت تۆ، بە کەنیشکەکەی بێژێت تۆ. ئۆکەی بۆی نییە تەواو. بەچی ئەمە جێبەجێەکەین؟ بەچی؟ بە دووشت، بە زۆر. زۆر یعنی چی؟ یعنی پۆلیس، یعنی دەستگای ئەمنیەتی، یعنی زندان، و بە دادگستری، بە دادگستری، بە دادگا، بە مەحکەمە،
بە محکەمە بە زندان بە پۆلیس بە زەبر بە چەک بە ئەشکەنجە بە مجازات ئەمە جێبەجێکەی وایە یاوانیە خانمە فەمەنیست وایە یاوان نییە کە ئێوە وا ئەکەن یاسا سەروەرە مەگەر ئەمە نییە ئەم یاسا بالئەخەرە ئێشێ لە جێگەیەکە نیشان بدرێ کە سەروەرە مەسەڵەن تۆ لەم بریتانیا لەم دانمارکە خانم گیان لەشە ژنانە و ئەندامت زێی ژنانەی شت پێوێت ئەوە دەست بووی مەم کۆڵان بخەیتە دەرۆ فلاشی بکەی قانون شتانگەوە تێنەگرن پیاگی شوید ئەورەتە دەربێری دەری خەی ئەگرن جا تۆ کوڕوە لە بەرامبەر پۆلیسا مقاومەت بکە و بێسە ناگرن تا بزانم پۆلیسە ئەگرا تۆ ژنیشی ئەگدا بە عەرزە لەو دەستبەنە قەپانیان هەر لێ ئێدا ئاوا بدوەسێتەوە ئەنەوێ لە دەستبەنەکە وەکو توفاڵە فڕەباتە ناوی ماشینیان هەودا کامیان پس تۆ گەرەکتە یاسا سەروەروێ و یاسا بە چی سەروەرەوێ یاسا بە زۆر سەروەرەوێ بە پۆلیس بە چەک بە ئەسلحە بە حاکم بە زندان بە ئەشکەنجە بە لێدان و بە کوشتن درستە دەی تۆ نەزمێکی کوردی دانیاگە ئەم نەزمە کوردیە بەچی جاری ئەوێ بەچی خەڵکیشی ڕعایەتی کە دەی ئەگەر قەرارە کاورای دز کاورای خائین کاورای نادروست جامعە هیچ مجازاتێکی بۆ دەرنەگرتوێت چه فەرقێ فیما بەینە دز و کوڕە خاسە هەست جنایەتکار و پیا و کوژ و پیا و ماقوڵ هەست چه فەرقی هەست ئەهرۆمەکان مشەخەسە لە جامعە تەردەکری منفعەتی جامعەت پێناگا شاروە دەرەکەن ها لە بنفیت و ئەعانەی جامعە بەهرەمەند ناوی هوتەکەن تفاکەن گولی لێەکەن گولی یعنی ئیزۆلەت ئەکەن بۆ ئەمانە بۆ نەزمی کوردی مەشروعیەتی نییە بەڵام بۆ دەوڵەتی ئیاڵەتی متحدەی ئەمریکا مەشروعیەتی هەز ئێدامەکە چون تۆ عادەت هەست تۆ لەگرا ئەیکەیتە پیاک ژنی کوشت ئەی بۆ دەوڵەت ئینسانی نەکوشت بۆ وەختێ دەوڵەتە ئێرانی 20 نەفەر ئێعدامەکە وەختێ دەوڵەتە ئەمریکا 100 نەفەر ئێعدامەکە بۆ نایژی دەوڵەت ئینسانی کوشت وەلێ ئامین حەمەعەلی کوشتگێسی ئەژی پیا و ژنی کوشت دەی تۆش بێژە دەوڵەت ئینسانی کوشت بۆ نایژی پس ئەمە هیدایەت ئەکرێ هیدایەتەکە بۆ چی ئەکرێ نەبوو ئەوەی ژن حاڵی خاص بێ نەبوو ئەوەی ژن فرە قودرەتمەندوێ نا ئیشێ نەزمە حاکمیەت نەزمە ئینقیادگەر جوولەکە دابنرێت یاسایە کە ئەمانە دای ئەنێن دابنرێت مؤسساتێک کە ئەمانە دای بنێ ئەنا تۆ بە عنوانە حەمەعەلی ناتوانی مناڵەکەی خۆت تەربیەتکەی کە بێ ئابڕووتی کردگە بێ ئێعتبارتی کردگە لە پیاگەتی خستکتی سەرە شۆڕە هیچێ لە جامعە نەسیب ناوێ ناتوانی بەڵام هەمان حەمەعەلی بە ناوی پۆلیس ئەتوانێ بڕوات کوڕم مەردم بە جەڕ و سەقیل هەڵبکێشێوە بیکوژێت بە ناوی پۆلیس لەوێ حەمەعەلی نەیکوشتگە کاورا مجرموگە دزوگە جەردەوگە بەرهەمزەنەندەی ئەمنیەت و عمومیوگە خراوکاروگە تێرۆریستوگە لەگرا شەهلا وەی بوومە قوروانی حەقە خوێ و شەهلا خانم وەختی قەوانین جامعە خانەوادەی ئابڕووی خانەوادەی منزەلەتە ئیجتماعیە خانەوادەی ڕعایەت ناکا و لە ڕێگەی دروستی و ناڕاتە بەرۆ تۆ ئیستە کارێکە ئەکەوێتە دەوڵەتە ئینگلیس ئەشێ بڕۆیتە دادگا 15 ساڵ تێرە تو ئەدوات ساڵێ 3 دەحفە ئەدواتە دادگا پەلەی نییە ئەم مەسئلە بە ژیان تۆ بەستگی هەست پەلەی نییە 15 ساڵ تۆ تێرێت و ئەوە تۆ ئەوە نشکایەت ناکەی چون مؤسساتە نازانی یەخی کێ بگری
ئەی تۆ بۆ 4 ساڵتەکە خانەوادەی خۆتا مبارزە ناکەی یەکسری مەسائل لە ناوی خانەوادەی خۆتا بۆ خۆت دەستەبەرکەی سعیکەی ئتحادە خانەوادەت بێریتە پشتە خوات سعیکەی براکانت بێریتە پشتە خوات هیمەتی خۆت بکەی کەس و کارت لە دەستاویت وە کەس و کارت بەکاربێنیت بۆ منافعی بنەماڵەت و قودرەت و دەسەڵاتی بنەماڵەت تۆ بۆ ئەم کارە ناکەی بۆ نایکەی پس تۆ لەگرا ئەوێنیت مەقولەیەک بە ناوی ژنکوژی مەترەح نییە لەگرا مەترەحبوون دوو سیستەمە دوو نگاهە لەگرا عیدەیەک ئیحساسەکەن بێدەسەڵات کریاگەن ئەم عوزڤە بنەماڵەی جدی نەگرتگە ئەم بنەماڵە لە ناوی مەردەما پێیانێژن بە پیاکانە نێژنی وەکەی پیاگن دەی تۆ کەی دەسەڵاتە بەسەر خۆتەوە هەست دەی تۆ کەی قسە هەست دەی تۆ کەی قەوڵە هەست تۆ ئیمڕۆ پوری من بۆی سۆحاچی زەمانەتەکە بم دەیت و فرە پیاگی نە تۆ لە بێ ئابڕووی ئەترسی پوڵە من بیتۆ نە بزانن ئێوە هەر کامتان ئیمڕۆ گەرەکتانە بڕۆن 5,000 پوند قەرزکەن یا گەرەکتانە بڕۆن کار بکەن کاورا ئێژێ بڕۆ 2 زامنم بۆ بێرە بڕۆ سەنەدی ماڵم بۆ بێرە دای بنێ تا من 5,000 پێبەم تۆ گەرەکتە ئەم کارە بکەی بڕۆ 2 نەفەرم بۆ بێرە کەفالەتە بکە دوای ئەوە ئەگەر بە تۆ مەشکوک بین شتێکمان نەما ئەتوانی ماڵەکەت بوشکنین گیرفانە بوشکنین ڕووتکەینەوە تۆ ئەمانە قوبوڵەکەی دێخۆتەوە ئەوسا ئەڕوویت لەسەر نەزمە کوردی لای کاورایەکی کورد داوای پوڕێکەوە کرد داوای چی لێ کرد 2 کەفیل داوای سەنەدی ماڵی لێ دەکرد بیوەی دانی لە گرەوە نا گەرەکی بزانێت تۆ کوڕەکێی چۆن ژیانە کردگە پیایی مەردی نانداری کارکەری بە ئەخلاقی بە کەرامەتی ئابڕووداری وەختی ئەمانتە بوو نەکەفالەتی گەرەک و نەسەنەدی گەرەک و داینی 5,000ەکەیشی پێت ئەدا و تۆ ئەڕووی گیانە خۆتە دروسە کرد دەرەسە کێ خەریکە ئەمانە ئەکاتۆ باو یعنی چی پیا کوشتن و ژن کوشتن تۆ بۆ نایژی ئەگەر ئەم ژنە ناوی شەهلاس ئەحمە و تەقی و مەحموود شەهلایان بۆ کوشت قینیانەها چون شەهلا نەیە هاتە باوەشیان چون ناوپاکەی شەهلا هەنە ئەمان و دێخۆ ناوپاکەی شەهلان لە حەبچی شەوە لە باوەشە حەمەعەلیا و دێ ئەمانە خۆ نانوت شەهلا خانم ئەم ناوپات ئەمەدەوە حەمەعەلی نانوت جا حەقی خۆیسی بابیدا هەر لەم سەرزەمینە ئێمە نە پیاگ ئەوایە زگوردوایە نە کەنیشک ئەوایە زگوردوایە ئەنشوو بکە هەرچی بنەماڵەکەت پێیە خاسێک وایە داواکارە فرە بوو ئەمە بەشە اقتصادی ئەگرێت و ئابووری ئەگرێت و ئەمە بە حەیات و مەماتی مەردمێک ڕەبتی هەست و حاڵیتە قوبادە تاڵەبانی کونسولە ئامریکا فیلمەکەی بەنا سناریۆی کەلارگەرەکێ بە چی حەملەکە بە نەزمە کوردی بە جەهانە کوردی حەملەکە گەرەکێ چی بێرێت گەرەکی جەهانە ئینقیاد قانون یاسا پۆلیس دەستگاهە ئەمنیەت حاکمیەت ئەو گەوادە کوڕە گەوادە تەباتە سەر گیانە مەردم قوبادە تاڵەبانی تۆ نە پیاگی نە باوکە پیاگ بووگە نە ئەژدادە پیاگ بووگە پیاگوە دزمەوە کوڕە نادروست پیاگوە جنایەت کارمەوە کوڕە نادروست پیاگوە درۆزنمەوە کوڕە نادروست پیاگوە حیزمەوە کوڕە نادروست حاڵیت بوو ئەوە ڕاپەڕینە کوردەوار سربەخۆز گەوجە تۆخمە گەوج ئێمە کارمەندانە ئێوە نین بە گەوجین بە قسەی تۆ دوودانە فاحشەی کارمەندە خۆت بیری سناریۆکانە بوویتە بەرۆ لەگرا نەزمە کوردی و جەهانە کوردی حاکمە ئەو خانەوادە ئینسانهای عەقب ئوفتادەیەکن بوو چون 300 ساڵە دانای دەوران نەهات کە تا سنەتە کوردی ئابدەی تۆ بکاتۆ تا بێژێ بە مەردم لە مەسائل جۆرا و جۆرە ژیانیانیا کە تەکیا دەست بە یەخەبوون ئەم جارە چۆن تەعامل بکەن لەگەڵ گۆڕانە دنیا هەر ئەو سایش گشت کەسێک
نە کوڕی ئەکوشت نە ژنی ئەکوشت لە هەزاران یەکێ ئەم کارەیە کرد چون خۆی بێدەسەڵات و چون خۆی کاول و چون خۆی نەخۆش و کاورە ڕێگەیەکی تری ئەگرتە بەر کاورای قەرە بووە کرد و زەرەری مادیەکەی ئەداوە کەنیشکەکەی خۆی تۆزێک سزا ئەدا ماوەیەک گولی لێ کرد ماوەیەک تەردیە کرد و مەجبوریە کرد بە ئەزدواجێکی تر خۆلاسە ڕێگەهایەکی تری بوو هەڵەبژارد ئەوە ئێوە بوون نەتان هێش ئەم کۆمەڵگە ئەمە زانی وەسە چی ئەمانە گەرەکیانە بێژن تا بەر لەوەی کە نظامە سڵتە بێت هەرچیە کە بووگە تاریکی بووگە لذا ئێشێ حەد لە خۆی و مردم بکەنە و وەحشی و مەڕ و ماڵات و نەفەهم و جاهل مشتێ ئەحمەقە دەورانە ئەمڕۆ بکەن ئینسانهای فەهمیدە بۆچی بۆ خاتری ئەوەی ئیحساسە ڕزایەت لە منە تۆلیدکەن کە من بەردەنیم پس تۆ لەگرا ئەوێنی دروستکردنە سناریۆکە کاملەن غەڵەتە دیاردەی ژن کوژی ئەی دیاردەی ئینسان کوژی تەوەسۆتە دەوڵەتەکان چۆن معنیەکەیت و قوبادە تاڵەبوانی نادروست فعالە حەوزەیە ژنانە نادروست کاورایە فعالە حقوق بەشەرە حەوزەیە فعالیەتە حقوقهای مەدەنیە نادروست ئەی دەوڵەتەکان ئینسانەکان ئەکوژن چی ئەی جامعەیە پزیشکان و بیمارستان بە دەوای عەوەزی و بە داروی شیمیایی و بە عەمەڵە عەوەزی خەڵکی ئەکوژێت چی تۆ جواوەمانە ئەدەیت و ئەوانە تەسویریان نییە وەلی ئەم ژنەوە فویتیەکەی گەورەی ئەەکەی بە درۆ خەریکی ئەم کاراکەی بە درۆ خەریکی ئەم کاراکەی تو گەرەکتە یەک پیاگ لەم سەرزەمینە یەک خانەوادە لەم سەرزەمینە دەسەڵاتی نەمێنێ تۆ فکرەکەی ئەو ژنانی وە ئەکوژرێن وە سزا ئەدرێن پیاگ ئەیکا نە وانیە کێ ئەو پیاگانە هانەدا ئەو کەنیشکە بکوژن کێ هانیەدا ژن هانیانەدا بۆ ژن هانیانەدا ئەمە مەسئلەی دەسەڵاتە تۆ ئەمە ئەفەهمی دەسەڵات یعنی چی یعنی ئەو جۆرەی کە حکوومەتە تورکیە حکوومەتە تۆ ئیجازە نادا نائەمنی لە بازاڕا دروستکەین وا لە بیرتانە کاوراکان لە ناوە تارانە خفتگیریان کردو و کاورایان ڕوتۆ کردو لە ڕۆژە بە هەفتەیە دەوڵەتە ئێران گرتنی و لە هەمان مەدان بە هەفتەیە ئێدامی کردن لەبەرەوەی لەگرا قدرەتە ئێمە حاکمە حاڵیتە تۆ ناتوانانی بێ ئەمنیەتی بکەی لەگرا بۆ ژنانە بنە ماڵەیەک ژنێک وە خەتای کردەوە خیانەتی کردە بە بنە ماڵە ئێشێ دەبێن بچێ بۆ خاتری ئەوەی ئەگەردانەیە ژن حیزی بکە لە خانەوادەیەکە تەواوە خانەوادە و عەشیرەکە حیز ئەکا ئیتر کەنیشکەکانی تر کەس ناڕواتە داوایان تەواوی مردم ئەم خانەوادە بە حیز ئەزانێت نەک ژنەکە حیزوێ ژنەکە ئەگەر براکەی ئۆ بنەوێت یعنی گەیوێت حەزی پێ ناکە چون پێخاسێ ناڕواتە داوای کەنیشکێکە براکەی ئۆ بنەس بۆیە فکرێکیان بۆ کرد یا کەنیشکەکە خۆیە کوشت کەمانیە لە جامعەیەمە کەنیشکی بۆ خاترەوەی براکەی ئۆ بنەوگە خۆی کوشتگە چۆن بۆی مهم نەوگە دەی تۆ تەمامی ژنانی بنە ماڵە بە حیز بدرێنە قەڵەم لە ناوی جامعە کەس ناتخوازێ خانەوادەت گولی لێ ئەکرێ کاسبی خاص ناتوانی بکەی دەرامەدی خاصە ناوێت مراوداتی ئیجتیماعیت ناوێت هەر کەسێ لەو لاوەتێ گەرەکیسی خۆی بماڵێ پێتانە و بڕواوە جددی ناتانگری دەرنەتیجە ئەمە ژنەکانن پیاکان هانەدەن ئەو دانە بکوژن بۆ خاتری ئەوەی لەکەی حیزی لە بنە ماڵە پاک بێت و کەنیشکەکانی تر بتوانن شوو بکەن حاڵیتان بوو ئەمە قدرەتە ئەفەهمی ڕەبتی بە پیا و سالاری و ژن سالاری نییە قدرەت وەلێ تۆ چون لەمانە بیر ناکەی تۆ دەسەڵاتە چون بیر ناکەی تۆ ئەکەویتە داوە بڕاستی و ژن ئەکوژن ژن ناکوژن حکوومەتەکان لە تو لە ڕۆژە لەم جیهانە ڕۆژێ هەزاران نەفەر حکوومەت ئەکوژێ وەلێ کەس نایژێ حکوومەت ئینسان ئەکوژێ کەستان نایژن چون حکوومەت حەقی هەست بۆ دەسەڵاتی خۆی ئینسان بکوژێ
ئەی بۆ بنەماڵی حمەتەقی حەقیان نییە ئەوەی تەعەدا ئەکا لە دەسەڵاتیان و ژیانیان تەنگەکات و مەجالە ژیانکردنیان بە ئیفتخار و سەربەرزی و بە ئیمکانات و لێ ئەسێنێتۆ جوابی بەنەوە و مجازاتی بکەن بۆ حەقیان نییە. سوال بۆ حەقیان نییە. من نەمدی لەم کوردەوارم تەحلیلە من کردم یەکێ بیکە بعد بێ بیری لێ بکات و کاکە ئێمە جامعەمان وا خەریکە ڕواتە بەرەو نەزمە کوردی واسە و ئێمە بین بێژین ئێمە ئەگەر لەگەڵ هەمچین خیانەت هایە ڕوبەڕوو بووین مناڵێک وای کرد بنەماڵە ئێشێ لە بەرامبەرە ئەم مناڵە چی بکات؟ ئینسانی تەرین ڕێگەیە کوردی تەرین ڕێگە چۆنە؟ دەیەوە کەی مەجالی ئەمتانەداگە ئێوە گەرەکتانە حکوومەت تەباتە سەرە مەردم دەستگا و مؤسسات تەباتە سەرە مەردم بۆ لەبەرەوەی مەردم دەسەڵاتی نەمێنێ دەی تۆ ئیستا ئەم مەردم تەبێ دەسەڵات کردگەم مەردمە فرەحاڵی خاسە مەسەڵەن دانێژن تێتە ئەم ئوروپا دانێژنە کورد ئێژێ ئۆخەی لەگرا بێوە ژنانەم پێ ئەدەن شەقی ئەدا لە شووەکەی شروع ئەکاوە عشقێنە و حوبحوبێنە باش کە کەوتە حوبحوبێنە شەوێ خۆش و دوو شەو خۆش و سێ شەو خۆش و 5-6 پیاگی هاوردە ناوی تەختەکەی یا چووە ناو تەختە 5-6 پیاگ ئەزانی ئەم ژنە لەم ئوروپا چە اتفاقێکی بۆ کەوتکە دروسە ماڵێک واوەم لە سەریوە دروسە سکی تێروگە بەڵام کەس هاتو جۆی ناکە بەڵام ئیتر قەومی نەماگە ئیتر کەسی نەماگە کەس بە محتەرەمی نازانێ کەس بە دروسی نازانێ ارتباطاتە ئینسانی نەماگە هیچ پیاەکیش حاضر نییە دەڵەکۆنێکی حیز بخوازێ گشت کەسێ حاضرە حیزێ بێرێ دەستێکی پیا بکێشێ و لێی دەرچی دەیتۆ فکرەکەی ئەو ژنە بردگێسیوە لەوانەیە چیقەچیق کاتدەم نیشان بابێژی حاڵم خاسە بێ بڕۆ گشتیان کاولن گشتیان شێت و گل لە ئوروپا گشتی شێتوکە گشتی بێ بڕۆ لەم دەیتینگ سایتانە کۆیانەکەیتەوە بڕۆ لە 50 دانە دەیتینگ سایتە خۆیان پڕکردگەس و دەیتکەن و یەکێ بدۆزنەوە خۆیان بەنەوە ملیە چون یەکێکیان نییە خۆشیانی گەرەکوێت ارتباتی ئینسانیان نییە نەزانی ئەو شتەی کە بوویان جاران بە سروەتیان نەئەزانی نەزانی تۆ نایەی بێژی نەزمە کوردی کامە بنفیتی بوو و نەزمە ئینقیادگەر کامە بنفیتی هەست نەزمە کوردی جاری ئەوێتۆ لە زندگیە و زندگی بەرهەم ئەهێنێ لە مراودات ئینسانی و لە هەڵس و کەوتی ئینسانیە ئەمما نەزمی ئینقیادگەری نظامە سوڵتە لە بەهرەکەشی و ئستسمار و سوود ویستن و ئینقیادە ئینسان خولاسە ئەوێتەوە بۆ یەگەرە کێسی بەبەندە بکێشێ و هەموو پێگەی دەسەڵات لە دەسە دەرکە تۆ هیچ دەسەڵاتێکە نەوێت تۆ چەکارەی ئێمە هەمەکارین خۆپ ئیستا من کوڕێکم بووگە دەوڵەتە ئینگلیس ئێژێ ئەم کوڕیتۆ کالای منە بۆیە من قوانینە ئەدمیراڵۆم بە ئینگلیسی بۆ ئێوە تەوزیحدا وتم بە ئینگلیسی بە کەشتی ئێژن شیپ بە هەرچیە کە چت بچێتە ناوی هەڵیگرێ بە ماشین ئێژن شی یعنی ئەوە ژن بە سەفینەی فەزایی سپەیس شیپ ئێژن شی بە کەشتی ئێژن شی چون کالا ئەڕواتە ناوی مینەس شیپ ئێژن کەشتی وەختێتێتە بەندەر ئەڕواتە بەرد سێت ئەوێسێت لە جێگەی تەوەلودا بە دنیا هاتنە بەرد سێت ئەوێسێت لەوێ ئەڕوات مانیفست ئەگرێت وەکو تۆ چۆن ئەڕۆی بەرگەی دووگیانی ئەگری سۆنۆگرافیەکەی بزانی ژنە یا کوڕەیاکە نیشکە ئەویش ئەڕوات لە بەندەر مانیفست ئەگرێ مانیفست کێ ئەیگرێ کاپتان ئەیگرێ کاپتاڵ ئەیگرێ بعد ئەم کالا لە ناوە ئەم کەشتیە کە لە ناو دەریای ئازاد بووگە دوای ئەوەی کە مانیفست گریا لە بەرد چەناڵۆ تێتە خوارۆ یعنی لە ڕێگەی وە دنیا هاتن ئەگەر کالا بکەوێتە خوار بشکێ دەت سەرتیفیکەیتی پێدەن یعنی سەرتیفیکەیتی مەرگی پێدەن ئەگەر بگاتە ئەو بەروناوی بەندەر بەرد سەرتیفیکەیتی پێدەن لەگرا ژن وەختێ مناڵی ئەوێ مناڵ پریگنەتە
وەختێ گەلەکێ بڕوا بزێ ئەڕواتە برد چەنەڵ بەیبی دلیڤر ئەکا یعنی حمل بار ئەکا بار دائەنێ مناڵ کە هاتە دنیا مؤسسەیە دەوڵەت تەماشای ئەکا مردوێ دەت سەرتیفیکەیت ئەداوە مناڵەکە فەورەن کاغەزێکدا بە ناوی دەت سەرتیفیکەیت زێنەگوێ برد سەرتیفیکەیتی پێدا برد سەرتیفیکەیت دەزانی یعنی چی شناسنامە هۆڤیە ئەزانی یعنی چی یعنی تۆ کالای دەوڵەتە ئێرانی حاڵیتە کالای دەوڵەتە عێراقی کالای دەوڵەتە بریتانیای دەوڵەت کالای ئەوی کالای باوکە نییە کالای دایکە نییە کالای ئەوانی تۆ تازە کالای بەشەر نیە وەلێ لە کوردیا ئێمە ژن دوو گیان و کالانە و خۆی گیانێ گیانێکی تریتیاوە ژن ئەزێ یعنی زایشگەری ئەکرد یعنی خولقەندنی ئەکرد ژن کە ئەزی ئەزا مناڵێکی ئەدی یا کوڕ و یا کەنیشک و ئەیدی ئەوەی کە وجودی مەشروعیەتی ئەدا بە مناڵە لەم دنیا برد سەرتیفیکەیت نەبوو مشاهدەکردن ئەم خالەقە بوو کە بە چاوی سەری ئەم کوڕەی ئەدی پس ئەمە گیان بوو کالا نەبوو حاڵیت بوو و مناڵ متعلق بوو بە خانەوادە و خانەوادە متعلق بوو بە مناڵ وەلی ئیستا تۆ محصول دەوڵەتە ئێرانی چون شناسنامەی دەوڵەتە ئێرانە هەست دەوڵەتە ئێران غەسبە عەلا سەرە کە قەوانینەکەی ڕعایەتکەی چون تۆ مڵکە دەوڵەتە ئێرانی ئەگەر قەوانینە دەوڵەتە ئێران ڕعایەت نەکەی دەوڵەتە ئێران تۆ ئەگرێ و تۆ ئیعدام ئەکا خۆی فەقەت دەتوانێ ئیعدامەکە کەس بۆی نیە ئیعدامەکە فقط خۆی تۆ ئیعدامەکە تۆ چون هەنە دەوڵەتە ئێرانی ئیستا دەوڵەتی ئێران گەرەکێسی قدرەتی دایک و باوکی تۆ بەسەر تۆوە لابووە قدرەتی خۆی دابنێوە سەر تۆ دێ من هەر قدرەت واوە سەرەوە بۆیشی قدرەتی تۆم بەسەرەوەی بۆیشی قبوڵیکەم تۆ چۆن دەسەڵاتی دەوڵەتە ئێران قبوڵەکەی سەروەری یاسای دەوڵەتە ئێران و دەوڵەتە عێراق و دەوڵەتە بریتانیا قبوڵ ئەەکەی ئەمما سەروەریە یاسای بنەماڵەی خۆت قبوڵ ناکەی هەر بنەماڵەیە یاسایەکی هەست هەر کۆمەڵگایە یاسایەکی نەنووسیاگی هەزاران ساڵەی جامعی هەست تۆ بۆ ئەو یاسانە پێشێرەکەی تۆ چووی دووگیان بوویت ئاڕووی باوکتە برد ئەی بۆ جورئەتە نییە بێژی چوار مەئمورە ماڵیاتم سم خوارد کرد ئاڕووی دەوڵەتە ئێرانم برد ئاڕووی حکوومەتم برد بۆ قسە ناکەی تا من بێژم ڕازەکەی تۆ فرە قارەمانی فرە یاخیت ئەی بەرێ قەڵا تۆ لە ئینقیادە بە قەوڵ خۆت لە ئینقیادە یاسای خانەوادە دەرهاتگی چووگیتە ئینقیادەکێ چووگیتە کەسیفتەرین ئینقیادە سیستەماتیکە حاکمیەت وە موەسسات دوای تۆ کەرامەتە هەست دوای تۆ ئەخلاقە هەست یا تۆ فاحشەیەکی دوا کەوتگت دەهاتیت کە نافەهمی چ خەوەرە چۆن تۆ دەسەڵاتی خانەوادە دووە چالشەکێشی چۆن تۆ باعث بێ ئاڕووی بێ ئاعتباری نانە خانەوادە دەخەیتە خەتەر حیاتە ئیجتیماعیە خانەوادە دەخەیتە خەتەر تۆ دادەگیانوا ئێمڕۆ سەف کۆنسۆڵە ئامریکا بۆت ئەنووسێ ژن کوژی خراوە هەر ئەو ژنە لە خیابانەکانی نیویۆرک و منهەتەن تەهدید دەسەڵاتە حکوومەتە ئەمریکا بکە زیرۆ تۆلەرانس پۆلیسی ئەمریکا و فیشەک ناوچاوی هەڵت دەکێنێ باکو ئاوی خواردن بێرن دەدانە نمونە لەمانە دانێن بۆمانە ئەی چۆن بۆ کۆنسۆڵە ئەمریکا لە هەولێرا دانیشکەی ژن مەکوژن خۆی ناژێت دەوڵەتەکان ئینسان مەکوژن بۆ ناژێت دەوڵەتەکان ئینسان مەکوژن چه دەوڵەت خواست حقیقەتە مطلقە قانونە ئەو لەقنا ئاسمان و داکەفت کەسە خوارەوە قانونە ئەو قانونە بەرژەوەندی ئەمریکا ئەکەوێتە خەتەر ئەتوانێت پەلامارە عێراقما 2 ملیۆن ئینسان بکوژێ وەرێ من بەرژەوەندی خۆم و بنەماڵەم و مناڵم و ژنم و قدرەتم و مالکیەتم ئەکەوێتە خەتەر ناتوانم لە بەرامبەر خەتەرا بوێسم بۆ گەرەکتانە من بێدەسەڵاتکەن حیزەم کەن بیخەنە بەری دەستی حاکمیەت بۆ گەرەکتانە من بکەنە کۆیلە بۆ گەرەکتانە مناڵەکانم بکەن بە مڵکە حاکمیەت بۆ گەرەکتانە وایە پێ بکەنە بۆ دەسەڵاتە دەوڵەتە ئەمریکا و دەوڵەتە ئێران بەسەر منۆ
دەسەڵاتە خاسێکە وەێ دەسەڵاتی من بەسەری خۆم و خانەوادەم و دەسەڵاتی ئەوان بەسەری منۆ خاس نییە بۆ خاس نییە بۆ نایەنەم سوعانانە جواب بێنەوە بۆ لێی دەرەچەند خەریخەریکی حیزە و درۆزن بازین بزانە کاورای نادرووسە کورد نووساگێسی کاورای نادرووس و کورد نووساگێسی کاورای حیزە خانەوادە حیز نووساگێسی هێندێک بە ناوی ڕۆشنبیر و شت ڕخنە نیوە ڕوتبوون دنیای سەرکێشی ژنانەگرن ئەم دنیای سەرکێشی ژنانە چی شکلیە کاورای ئەحمەق سەرکێشی لە بەرامبەر چی ئەکەن لە بەرامبەر کێ لە بەرامبەر ئەخلاق لە بەرامبەر سنت لە بەرامبەر کامە سنت لە بەرامبەر چیە سەرکێشی لە بەرامبەر کێیەکە ئەم نادرووسە دێ ئەگەر ژنان سەرکێشن ئەم فاحشە 1 ملیۆن دەفعە لە ژێرە دەستە دەوڵەتە ئێرانە تەجاوزی پێکرێت تعدای پێکری وا لە ئینقیادا دەنگ ناکاتۆ ئەمە فقط لە بەشی خۆڕمتۆکردن و دەرپێ دەرکەندنە سەرکێشە ئەی بۆ لە بەرامبەری دەوڵەتی ئێران و مەعموری ماڵیات و مؤسساتە بانکی و مؤسساتە بنیادە مستەسعفان و مؤسساتە ئەمنیەتی و دەوائرە ئاموزش و پەروەرشی بۆ ئەمە سەرکێش نییە فقط ئەتوانێت دەرپێکەی داکەنەوە مە سەرکێشێ لە بەرامبەر چیا سەرکێشیە ژەنانە لە بەرامبەر چیا سەرکێشی ژنانە تۆ ئیشی ئەم مەوزوعانە مشخەسکەیتەوە سەرکێشیە ژەنان سەرکێشی قەشەنگە چۆنە فقط لە دەرپێداکردنە قەشەنگە دیدایکەنەوە دەرەک چاو دەرات حەزیەکان ڕوت بڕۆڕێوە بەحس تۆ لەگرە بەحسە سەرکێشیە کە ئیشی مشخەسی بکەی حدود و سقورە ئەم سەرکێشیە چه شکڵیە سەرکێشی لە بەرامبەر چی ئەم سەرکێشیە بۆ ئەکرێت ئەم سەرکێشیە لەسەر مەبنای چی ئەکرێت لەسەر مەبنای کەرامەتە ئینسان کە ئینسان هەموو ژیانی وا لە تەعقیبە ئازادیە ئەرێ دەی بابێ من تۆ بەڕەسی بکەین بزانین تۆ حیزە چینیت تۆخمە حیزە درۆزن تۆ حیزە دەوڵەتی حیزە کارمەندە دەوڵەتی حیزە بانکی حیزە مؤسساتی حیزە ئەیجنسی تۆ حیزە کێنیە حیزە حیز پەدەر فقط ئەتوانی دەرپێکە داکەنی تۆ سەرکێشی تەوەجۆەکەی خاس فەهمیت حوزەیە سەرکێشی مشخص کە ئێمە بفەهمین تۆ لە چه حوزەیەکە تا چه حدێ سەرکێشی چۆن سەرکێشی تەمامی قسەی منەمەسە من عاشق ئینسانە تاغیە یاغیە سەرکێشم لە بەرامبەر ئینقیادە سیستەمەتیکە نظامە ئینقیادکەرە بە کۆیلەکەرە ئینسانە دەی بێرە مەیدان و سابەتی بکە تۆ لە حەجی حوزە هەست پیاگی مەردی ژەنی سەرکێشی ئادەی چۆنە تۆ فقط دەرپێ دەرەخەی سمتۆڵانە ئەخەیتە دەرۆ ئێژی من سەرکێشم کرد تۆ فاحشەگیر کرد تۆ کەشفە نەکردگە ناو پێت ئەندام زەی ژنانەی واتیە تۆ هۆنەرە نەکردگە کاورای فاحشە ئەمە بە عنوانە مبارزە و ئینسانیەت مەفروشە تۆ فاحشەیەکی دەهاتی حاڕیاگی کەنیزی سیستەمی تۆ ناتوانی وا بڕۆی تۆ بەگەشت جەهانە کوردی ئێمە تۆ بەرعەلەی هەن نەزمە کوردی وێسیاگی ئێوە بە هەموو دەستان و لە زەرفە 300 ساڵە ڕابردووە تا بە ئیمڕۆ فەقەت کوردەوار کاولەکەن لەگرا مەسئلەیە ژنکوژی نییە قوبادە تاڵەبانیە خۆ حیزە بنەماڵە حیز مەسئلە ئەزانی چییە مەسئلە ئەمەسە تۆی نۆکەرە بنە جوولەکە گەرەکتە قەوانینە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و نظامە سیستەماتیکە دەوڵەتە کۆرپەرێتی بەسەر ڕۆحە ئینسانە کوردیە دابنێی بۆیە ئێژی دیاردەی ژن کوژی دیاردەی حیزیگەری دیاردەی خۆفرۆشی دیاردەی گەوادی دیاردەی نامەردی دیاردەی بێشەرەفی وەکو تۆ عیب نییەوە لێ عیب نییە مردووە تۆزی پیاگووە کونهە کەرامە من ئومیدوارم هات بێت جنایەتە بابزانی تهدید دەسەڵاتە دیگەران و زندگی دیگەرانکردن تهدیدە وەبازی لەگەڵ کلکە شێراکردنە تۆ بۆت نییە تهدید سەرزەمینە ئێمە بکەی و مردمە ئێمە بکەی تۆ ڕۆژێ 1 ملیۆن جار مردمە بە فاحشەگی کێشانگە لە دەسەڵات خستکتن گیانیان ئەسێنی ماڵیان ئەسێنی تعدا بە ڕۆح و ڕەوانیان ئەەکەی کەس نییە خەبە تۆ بگری و بە تۆ نایەژێ دەوڵەتە ئینسان کوش
ئیسە تۆ ساحی بازیەکە گۆڕی دیاردەی ژن کوژی پیا سالاری نێر سالاری ئەی یاسا سالاری خاسە یاسا سالاری بە چی تەزمی نەکرێ بە نێرەکان و ناوگەڵیان پڕە لە ئەندامە زیپیانە سەپەڕە دەوڵەتیان واوە دەسۆ بگونۆ پۆلیسە دەوڵەت حەیزە نادروست چۆنە ئەوە نێر نییەوە تۆ ئەپاڕیە زیێنێ کامیان یاسا سالاری خاسایی بۆ یاسای کوردی سالار نەوێدەی تۆ حەز بە یاسا سالاریەکەی وانە دەیبا یاسا و ناموس و کوردی سالار بێ ئادێ بۆ لە میانە تۆ مشکڵە هەست دەبل ئەستانداردە هەست تۆ لەگرا هەدەفێ تەعقیبەکەی مەرتیکەی درۆزن جامعی ئێمەت بە فەساد کێشان دەگە ژنە ئێمەت لە قادریەت خستگە مەشغوڵە کردگن مەشغوڵە کردن بە فاحشەگی مەشغوڵە کردگن بوون بە تۆی سێکسی هەڵی هەی مەجبورە کردن لە پای دیلدویەکە تا بەیانی غەمبات بکرێ تۆ شاغڵە کردن کردێتە حیزە ناوە ئینستاگرام بۆ $2000 و $10,000 جن ئەوسا قادر بوو قدرەت هەنە ئەو بوو 500 نەفەر ئینسان لەژێر دەسەڵات و سوڵتەیە بوو فەرمانی ئەدا هێزی بوو قادر بوو تۆ ژنە کردە حیز و کالا فڕەدانا خیابانوتێ ئینسان بووگە گەورە بووگە ئەیوەیتە سەرکاریش تەجاوزی پێەکەی قیودی بەسەرەوە دائەنیت ڕووداری بکانەوی لە کلکی فڕێ ئەدەی کارفەرمایەشێ سواری بێت سرویسە جنسیەشێ باوە کارفەرما شێ بیداوە دەوڵەت وەکو سەنگ لە دەوڵەت بترسێ فکر بکا فرە ژیرروگە حاڵی فرە خاسە خەیلی حاڵی خاسە چۆنە مەسائلە لەم سەرزەمینە ئێمە تەرح نەکریاگە بۆ خاتری ئەوەی هەر کەسێ هاتگە تەکت جەهانە کوردیە ئێمە دەرکەوتگە تۆ ئالەگرا ئەفەهمی یعنی چی وەختی ئێمەژین کوردەوار کاولەکەن یعنی چی وەختی ئێمەژین ئەمانە دوژمنە کوردن کاک ئەمانە بەرعەلەی هە جەهانە کوردی وێسیاگن بەرعەلەی هە دەسەڵاتە ئێمە و نەزمە ئێمە وێسیاگن تۆ بۆ ئادرسە غەڵەتە دەی تۆ ئێشێ بێژیت خانم شەهلا لە کەلارە بە جورمە شکاندنە دەسەڵاتە خانەوادەی لەلایەنە خانەوادەی و حکمێکی نائادڵانەی نائینسانی بەسەری و ئیجرا کریە بەڵێ ئەمە خەبەرە دروستە کەس ژنکوژی و دیاردەی ژنکوژی لە کۆمەلگاڵی کوردستانە تۆ ئینسان ناکوژی بەناوە حکوومەت تۆ کاورا بەرزدە تۆ قسە بکا ژن وێ پیاگوێ پیرەژن وێ پیرە پیاگوێ مناڵوێ هەفتەی شوباتە لە بیرە کوڕەکەتاندا بەرە فیشە کوشتتان یاروانی یەناوی ڕانیەت وا لە بیراداتە بەرە فیشە کوشتتان چی بوو نەوانە تهدیدیان کردگە مڵکی عمومی ئەسووتێنن مە تۆ نەتوت مڵکە عمومی ئەسووتێنن مڵکی گشتی ئەسووتێنن دانمانە بەرە فیشەک من حەقم هەز ئەگەر بارەگای لەقە پارتی و یەکێتی بسووتێنن بە فیشەک بنێن بە ناو چاو خەڵکیوە وەلێ خەڵکی حەقی نییە تۆ تعداەکەی ئابڕوو دەسەڵاتی ئەوەی فیشەک بنێ بە ناو چاوە تۆوە بۆ تۆ کێ خوای من خوای ئاوادەمە بەرە شەق هەڵی بووی خوای ئاوادەمە بەرە شەق بەندەیی هیچ خوایە ناکەم تۆ گەرەکتە وا بکەی بە جامعی ئێمە و واتان کرد بە جامعی ئێمە قەزیەکەتان دروست نەخوێنەوە بۆ قەزیەکە دروست ناخوێنەوە چون یەک بە یەکتری پاسی ئەدەن کاورا بەحسە سەرکێشی ژنانەکە بێ بزانیم ئەم ژنە چه حەوزەیەکە سەرکێشن لەسەر ئەساس و کۆڵەکەی چیا هەن لەسەر ئەساس و کەرامەت و کۆکۆڵەکەی کەرامەتە ئینسان لەسەر ئەساسە مەفهومە ئازادی سەرکێشی ئەەکەن لە بەرامبەرە ئینقیاد دابێ زەحمەت بیاژێرە بزانم چەند ئینقیادوان هەست هەبزانم ئەم ژنە فقە بەڵا دەرپێ داکەنی فقە بەڵا دەرپێکانی داکەنی لەوە فرە قارەمانە خوا هەڵی ناگرێ ئەو لەنگە دایە سەر و دای نانیت 4 ساڵ فرە قارەمانە ئەو پیاگە لە حیزی ئەخوا هەڵی ناگرێ فرە حیزە فرە قارەمانە فرە بێخیرەتە فرە بێناموسە فرە ئەو بنەبووگە خۆشبەختانە ئەرێ ئەمانە نۆڕبەکانە دنیای ئینقیادە ئێوان
دەباشە تۆ لە حیزە چه دەسەڵاتێکەوە دەسەکەفی دەوڵەت تەئی دەکەی پەنا ئەوەی بۆ دەوڵەت دەنگ ئەدەی تۆ دەوڵەت هەر کەسێ بەرعەلەیهی دەوڵەت ئیقدامێ بکات جاسووسی ئەەکەی خەڵک بەرامبەر دەوڵەت بێسێت تۆ ئەڕۆیتە بەری دەوڵەت و تەقاکەی لە خەڵک چون تۆ وایتە سەف دەوڵەتایتر قانون و گەرەکە و هێزە پلیسی و گەرەکە و زندانی و گەرەکە و تۆ هەمووی ئەوانتە گەرەکە عاشق ئەمانیتە چی سالارە چی سالار وێ خاسە پێ ئەمانە تۆزیح بن وەختە تۆ ڕەهات ئێژن وەختە تۆ ڕەهات ئەدەنە دەرۆ تۆزیح بن چیتان گەرەکە دەرپێ داکەن داتە هەوا خەڵک تەماشاتی کرد 2000 نەفەر هانا و گەڵتی تەماشا کرد تۆ قارەمانی حەقانیەتە کەلا مسابەتەکە ئەمە ئافرین باریکەڵا لەم مردمە هاڕیاگە باریکەڵا لەم مردمە لە ناوت تەوەهم و غەیبخانەی سەڕە هەی ئافرین بۆیە ئیبنە سەفەت دروست ئەوێ سەفەت نامێنێ ئیتر کاورە حەجێکی کەسب نەکردە نە پیاوەتی نە قارەمانەتی نە ژنانەگی نە وەفا نە وەقار نە نجابەت حەجێکی کەسب نەکردەم ژنە لە خۆی خوێڕیت ئێشێ بێتەوە باشترین حیزە دنیا بڕۆ لە ئینستاگرامە دەرپێدا ئەکەنێ جرت لێ ئەدات بێتۆ دەرپێداکەنتەرین جرتداکەنتەرین ژنە دنیا وەکو سایە کەریم وتی یەکەم پۆرنستارە کوردستانم ئافرین بارێ کەڵا دایک دانیشە دەدە لێ بێرێ ئافرین ئەوەنە سەفەت نەماگە لە جامعە ئێمە یەکەم پۆرنستارە کوردستان بوون خەیلێ مهمە یەکەم فاحشە بوون و جندەبوون خەیلێ مهمە چون سەفەت نەماگە نجابەت و وەقار و گەورەیی و شای نەونەمان بوون و شای شیرین شێوە بوون و شای وەفادار بوون و هیچ ئەمانە سەفەت نییە کۆرە داوە گێلە جرتە ناوە ئینستاگرامی خاسە تەوەجۆ ئەەکەی تەزریقە سیلیکۆن ئەسمتەقن خاسە من وەڵا سینیە چای وەسەری و ئەوێسی ئەوە قوتە وەڵا من مەسئولی حاضر بوو 2 میلیۆن با بێژە دەسێک کێشم وەسم تافقە لەگەڵ مناوە ئەمە سفتە و خواهڕی ناگرێ و فرە مەرغوب و کنای خاسێکەم وا پێوە ئەمە ئینسانیەتە ئێوەس بێشەرەفینە بە ئەخلاقتانەوە بێن بە فەلسفەی ئەخلاق و بێنە بەرەوە ئادەی بە فەلسفەی سیاسی بێنە بەرەوە بە فەلسفەی اقتصادی بێنە بەرەوە تا من سابەتی بکەم تو کاولێکی هاڕیاگی فاحشەی نادرووسی ئاست نزمی کە لە مەقامی حەیوانیەتیشدا نزیکی دەوران ئیبنە سەفەتی ئەمەسە کاورا سەفەتی نییە حەجی بۆ بە میرات نەماگەسەوە نە دایک و باوکدارە نە کەسدارە نە عەشرەتدارە نە ماڵدارە نە دەستدارە نە برادار حەج نییە ئیستا سەفەتە اقتصابیشی نییە نە نەجیمە نە شەریفە نەوە وەقارە نە شاوی نەونەمامە نە شاوی شیرین شێوەز چییە؟ شاخە ناوە ئینستاگرامە وەچی وە مەمکە قوتیوە ئیتر دوای مدەتێ مەمکەکان کار ناکەن دەرپێکە داکەنێ قنی قوتەکە هەر دەفە جێگەیەکی قوتەکە ئیستا ئیتر قنە قوتیش دەرینارێ جرت لێدا لە پشتە ئینستاگرامەوێت و شای جرت لێدەرانە قن قوتانە کوردستان حاڵیتان بوو ئەمە دەورانە ئیبنە سەفەتیە لە مردمە هاڕیاگە کۆیلا و هیچ سەفەتێکیان نییە نە ئەهدیان هەست نە شەرتیان هەست نە قەراریان هەست نە مردن نە پیاگن نە بە سخاوەتن نە قارەمانن نە شەڕکەرن نە باوکن نە بران نە خۆیشکن نە خاڵۆزان نە مامۆزان نە ئامۆزان نە هاوشارین نە هاومەحەلەین هەیچنیان مشتی فاسدن لەشب گۆشتنن ئەڕۆنە ڕێوە مشتی کونان ئەخۆن و دخول و خروجی تیا ئەکەن و دەفعی تیا ئەکەن و تەوە ئەو بڕیاوە تێی ئەخەن و لێی دەرتێرن بووگن وەمە فعالیەتە ئینسانیەکەم فعالیەتە ئینسانی تعریفی ئەز مەرتیکە تعریفی کەرەوە ئینسان کێس بە کێ ئێژن ئینسان تعریفی کەرەوە فعالیەت یعنی چی؟ یاخیگەری یعنی چی لە بەرامبەر چیا یاخی تۆ؟ مخەیەربوون یعنی چی؟ تەوزیعی بە ئادەی تەوزیعی بە
من مقایسەی سیستەمە کوردی ئەەکەم تەکە سیستەمە انقیادا ئێژم سیستەمە کوردی 4 نەفەر فاسدە ئیبنە فاسد دانانیشن بە هەبوونە زۆر و پوڵ و مؤسسات بۆ من و تۆ بۆ منفعەتە خۆیان یاسا دروستکەن بەڵکو ئەم سیستەمە لە حیاتە ئیجتماعیە ئینسانەکان بە درێژەی هەزاران ساڵ بۆ پاراستنە گیان و ماڵ و سڵح و ئەمنیەت و ئازادی ئینسانەکان خودە ئینسانە کوردیەکان دروستیان کردگە و هەموو کەسێک جێبەجێی کردگە دانەیە تەرازیاوی خراوی کردوێت کۆمەلگا بەرخوردی تەکا کردگە و بۆ ئەمە تۆ پێویستیت بەمە بووگە کە ژیانە ئینسانی بکەیت تەمرین بکەیت کە لە ئیجتماع بەشەریە زندگی دروست بکەیت ئەخلاقمەندوی هەڵسوکەوتە ئینسانیت بوێت سەخاوەتت بوێ شەهامەتت بوێ لاداروی دەستداروی کەسداروی سادقوی ئەمینوی مردمداروی ولی تۆ لە بەرامبەر مؤسسات دەوڵەتە کۆرپۆرەیتیە ئیشی ئێعتبارە بوێت یعنی ماڵیات بەی قوبوزەکانی بەی پوڵەکانی بەی خەیری پێ بگەینی پوڵ قەرزکەی سووی پوڵ بەی تۆ لە قوانینی ئیتاعەتکەی هەرچی ئەوەی ژێ نەیکەی هەرچی ئەوەی ژێ بیکەی بیکەی ئەو جار تۆ ئەوەی تۆ گود کارەکتەر کریدیت سکوەر ئەچێتە سەر چه اتفاقێکەکەوێ ماڵ ئەگری وەق پوڵ ئەگری وە قەرز ئەڕۆی مۆرگەیج ئەەکەی 30 ساڵ فکرەکەی بووگی تۆ ساحێوی ماڵ 30 ساڵ وەکو هێسر کارەکەی ئینترست ئەدەی تۆ ناوی تۆ ساحێوی ماڵەکە نەوگی تۆ ساحێوی 10 متر خاک نەوگی حاڵیت بوو ئەمە تەقابڵ دوو جیهانەتەکە یەکتریە جیهانە ئینقیاد و جیهانە اختیار نەزمە کوردی نەزمە ئینسانە کوردی و کۆمەلگای کوردەوار کە ئاهادە مردمە کوردەواری تیا شەریکە تەکە نەزمە ئینقیاد گەرە کۆرپۆرەیتیە تەبەقیە ئۆلیگارش و مونارش و حاکم و ئەلیت فەرقیەس خەیلێ فەرقەکە ئاسمان تازەوی فەرقەکە لەزار لەگراوەی کە من بۆ ئێوە مەترەحم کرد ئەمە بوو تەرحە سوال دروست بکەن یعنی چی دیاردەی ژن کوژی یعنی چی دادیار یعنی تۆ ئێشێ لەگرا ئەم مەسئلە دروست تەرحەکەی ئێمەش ئێژین حکم ئیعدام و زندان دیاردەی جنایەت بەر عەلەیه بەشەریەت تەوەسوتە دەوڵەتەکان ئێوە مەگەوانیە تۆ تێژی من جنایەتکارێکم کرد چون دزی ئەکرد ئیعدامم کرد فرە خاسەبەری قەڵا بە دەیدانێ ژنیش هاتکە شەرتی وەجێ نەهاوردگە تەعهودی باتڵ کردگە زەرەری مادی بەسەر خانەوادەی و هاوردگە بەسەر شووەکەی و خانەوادەی شووەکەی هاوردگێسی نادروسی کردگە وەی نیاگەسۆ فیتنەی دروست کردگە شەڕی دروست کردگە بووگەسۆ باعسە بشێویە ژیانە 20 نەفەر بۆ ئەمانە حەقیان نێم تەرەفە سزابن ئەی تۆ چۆن حەقە هەسکاورا لە ژێرە لێدانە ئەمنیەت و کۆمەڵگا مختلەکە و فیشەکەنی بەناو چاوی و لە خیابانەکانە منهەتەنە ئاغای سەر کونسوڵە ئیاڵەتە متحدەیە ئامریکا ئیستا بۆ ئێمە ژنە پارێزی چۆنە ئێوە دەوڵەتتان مەحکومنە و فەرهەنگە بێشەرەفتان مەحکومنە و بە ئینسان کوژی وەختی جۆرج فلۆیدتان کوشت پۆلیسەکەتان وا پێنیاوە سەری ملی کوشتی نەتانوت پۆلیسە ئامریکا دیاردەی ئینسان کوژی نەتانوت ئیسە چۆنە گەرەکتانە ژن کوژی بەن بەسەر جامعەیەمە چون گەرەکتانە ئاخرین هەناسەی دەسەڵاتە کوردی و نەزمە کوردی لەبین بوون دەرەسە چون گەرەکتانە ئینسانە کوردی بە ژن و بە پیاوی و لە قودرەت بخەن لە هەبوونە دەس و کەس و خانەوادە و عەشایر و عەشیرە و دەسەڵات و پوڵ و ئەسلحە بیخەن کە فەقەت ئەسلحەکە لە دەستی تواوێ فەقەت تۆ سوارە مردم بووی مردم ئاوسکەی کەس نەتوانێ مقاومەت بکە لە بەرامبەرتا 4 برانەون یەکێکیان بێ بە گشتوا و سیانی ترژن و مناڵەکەی وەخێوکەن نەوێت گشتی قینی بێ لە یەکتری گشتی قینی بێ لە یەکتری فەقەت گشتی پەنابێرێتە دامەنە تۆ گشتی بێتۆ نۆکەرە تۆ باوکی تۆ پوڵی تۆ پەنای تۆ گشتکەسی تۆ پیاواتیکەری دەرەسە تۆ گەرەکتە وا بکەیتە با نادرووسێک ڕوا ئەنووسێ ئێژی چی دنیای سەرکێشی ژنان دەگرن
نایژی سەرکێشی چه شەکڵیە لە بەرامبەرە کێ سەرکێشی بۆ چی دەرئەسەرە چی چۆن ئەم سەرکێشیە سەرکێشی قەشەنگێکە و دەچنە بەرەی ئیسلامی تونڕە و نا ئەوە تەس بەرەی ئیسلامی تونڕە و نییە ئیسلامە تونڕە و تۆ حیز هەرتکتان یەکێکن یەکێک هەرتکتان جاشی یەککەرن ئەو بۆ تۆی ئەخونجنێ تۆ ئەم قسانە ئەەکەی ئەویش بەرزت دە تۆ قسە ئەکا وەکو کەیهانە شریعەت مەداری و ئیساف ئەمریکا بۆ یەکتری ئەجریوێنن ئەیکەنە شەڕە زەرگەری لەم وەسەتە هەموو دەسەڵاتە مردم حەپەلووشەکەن بۆیە تۆ عەبدولەتیف و گەرەکە و مەلایە و قاف و گەرەکە و مزگەوتە گەرەکە و مەلاحیزی تیەکەی بۆ لەبەر خاتری ئەوەی پاسی بن بە یەکتری لەم وەسەتە خەڵکی پێنابوتکەن تەوەجۆت کرد تۆ ئیسلامی تونڕۆ تۆ داعش تۆ حکوومەتەکان یەکێکن حیزە نادروست یەکێکن توێشەبێ تۆزیح بی ئەمە چۆن ئەم شکڵیە من تۆزیح هەمدا لەگرا مەسئلەیە قدرەتەوە لەگرا جنسیەتە ژن و پیاک ناناسێ بەڵکو دەسەڵات و حیاتە مەجموعەیە ئینسانیە ناسێ کە بە یەکتریەوە ئەحساس ئەکەن دەسەڵات و حیات و مەماتی ئەنگری خواردەگە پیرەژنی واتیا مناڵی واتیا پیاگی واتیا ژنی واتیا کوڕی واتیا مەجموعە ئینسانی واتیا ئەگەر هەموو ژنانی کورد ببن بە قاحبە دەوانێ بنەماڵەی تۆ بوون ئەڵبەتە و هەن بەقەت پیاوێکی شەرەف پارێزی ژنکوش زەرەریان بۆ کورد نییە یعنی چۆن زەرەریان نییە لەباری اقتصادیوە لەباری ئەخلاقیوە لەباری ئیجتماعیوە زەرەرەکە مشەخەص کە تۆم حکومە چۆنە دەی کاورای دروزن کاورای فاسدە کوڕە فاسد کاورای لە دایک بووی شارنەوە تاران ئاخە تۆ معلومە دایکە چیا سورخیە ژنە چیا سورخیە خۆیشکە چیا سورخیە چۆن لە کامە بوار و زەرەری نییە تەواو ژن کوردەوارە ئێمە بێت و فاحشە بێشەرەف دوو لە ژنە ئێمە ئێمە لە چ بوارێک و زەرەر ناخۆین کە یەک دانە شەرەف پاڵیۆزی پێ و ژن کوژەیدا چۆن با پێوانەی ئەخلاقیت فەلسفەی ئەخلاق بێرە ڕوانگەی اقتصادیت فەلسفەی اقتصادی چۆن ئەمە هەڵسەنگێنە بزانین چۆن زەرەرەکە هەروە لە خۆتە توڕەهات ئێژی تۆ مەعمورە کوێی پۆفیوز ئەگەر هەموو ژنانی کورد ببن بە لەشفرۆش یانە بوونەوە قاحبەکانە تایلەند بەڵام سفەتە جامعی کوردەوار بەقەت خۆفرۆشێک زەرەریان بۆ کورد نابێ خۆفرۆش چه خراوێکی هەست بەنسبەتە لەشفرۆش بۆ ئەوەی ناو گەڵی ئەفرۆشێ تەکە ئەوەی کە ئەخلاقی ئەفرۆشی فەرقەکە ئەوەی ناو گەڵی ئەفرۆشی ئەخلاق نافرۆشێ تو چۆن لەگرا ئەم دوانە فەرق پێوە ئەنێ حیز ئادێ بێ بزانم چۆن لەشفرۆشی چی ئەکا کە ئێشێ قیزەون وێ خۆفرۆشی چی ئەکا کە ئێشێ قیزەونتر لاوێ لەشفرۆشی چی ئەکا کە لە ڕوانگەی تۆوە قێزەون نییە وەلێ خۆفرۆشێک ئێکاوە قێزەونە ئەم تەناقوزگویە لەکوێ تێریت لەکوێ تێریت ئەم تەناقوزگویە بێرەمای تۆ ئەخلاقن نەتگەرەکەمە بەڕەسیکەی دێ ئەخلاقن ئەمە بەڕەسیکە ئێمە بفەهمین حکومە ئەخلاقی تۆ چه شکلیە نادروست تۆ فکرەکەی وەکو ئێمە قسەکەی و چاو هەسو گوێ و هەسو ئەوانە کلکەنیە بەشەری تۆ لە حیوان پەستری مەوجودە سەخیفێکی السەخیف نەوی بۆ توڕەهاتێک کە ئێژیتی دەلائیل ئیداراکەی ئێراکەی مانگە دەی دەلایل بێرە هەروە لە خۆتو ئەم توڕەهاتە پڕە لە جامعی ئێمە پڕە لە جامعی ئێمە لەم توڕەهات نوویسیە لەم کەسافەت نوویسیە حیچکە لە حیچ بوارێک و سەوادی نییە ئەقڵی نییە بینشی نییە هەرچی فاحشە و خۆفرۆش و ئیبنە و دووجنسە و جاسووس و ماستاوچی و خوێڕی و بێدایک و باوکە بووگنۆ سەمبولی جامعی ئەمڕۆژە ئێمە دەورانە ئیبنە سەفەتیە عەجەب دەورانە کەسیفێکە عەجەب دەورانە کەسیفێکە لەذا کارە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ کارێکی بەغایەت مهم و ڕساڵەتێکی بەغایەت ئینسانیە و ئێمە ئاخرین شۆڕشین آخرین شۆڕش آخرین هەناسەی ئینسانیەت آخرین هەناسەی ئینسانیەت کە لە تاکە سەرزەمینە ئەم جەهانە کە کوردەوار بێت هەنووز کە هەنووزە ئینسان ماگە و بۆی ئینسانی ماگە و ئێمە آخرین شۆڕشین داخرانە کەلامە ئێمە نابوودیە ئەن چێبوو کە پێیان ئەوت ئینسان نایە بەخۆی